خوش لقايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو ين فداي عن عريب آلايتو دل فداي سيبري آلايتو دل فداي سيبري آلايتو ين فداي عن عريب آلايتو دل فداي سيبري آلايتو دل فداي سيبري آلايتو عادشا يا أوي بيتابر بيتابر سيبري بالي همايتو عادشا يا أوي بيتابر بيتابر سيبري بالي همايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو نرقص وسوسن وناوشا مستبوني بهوايتو نرقص وسوسن وناوشا مستبوني بهوايتو سربي جوبران على نزين لا شرميش الناي بالايتو سربي جوبران على نزين لا شرميش ناي بالايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو قرن بنوري كرايتو ام جهانا جاي ظلماتا قرن بنوري كرايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو ربي بنيرة صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو أحمد وأسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو أحمد وأسعد ومحمد
محمد مجتبى يا مصطفى كان فداي عن عنيب الايتو دل فداي سيبري الايتو دل فداي سيبري الايتو كان فداي عن عنيب الايتو الايتو دل فداي سيبري الايتو هود شايا اوي بتابر بتابر سيبري بالي هم ايتو هود شايا اوي بتابر بتابر سيبري بالي هم ايدو ربي بيننا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو ربي بيننا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو احمد واسعد ومحمد محمد مجتبى يا مصطفيتو احمد واسعد ومحمد محمد مجتبى يا مصطفى خوش جارك دن اي دست جي قلاي هولير جي حوشة مالات شلبير الله زلاب جبوه الخالقين هبي دارو شبكة خوش لقل آواز ومجارن باشيفي بو بورين دست خوش بكات دست خوش بكات خيامي خيام. عزيزي صلاة والريز بو هموتان أري والله بخوا صلاة والريز كتابتي تو سەرمادنیە والله السرماي ولي تربى بيك ما خوش اقص اقرب سبي باور كان علي is a star يعني يسوى بزان إما أو من دقر ما لقر وخي وتقيم أسبها وافق دلي تقر اگر بلی کاک سرمام و حیدات و تکام خوی بابی جوای باو کم چه گرم نه گرم لەگەڵ مناجات و لەگەڵ عری والله برا موزیک ئەمە دەستخۆشینی گروپی بەڕێز دەکەم ناوی گروپەکەتان دەنیمە هەولێر هەولێری بەڕێز ئەمە والله زۆر یعنی بەخوا هەم ڕێزی تایبەتیم هەیە بۆ ئەو عەزیزانە بۆ بەرادەرانە و زۆر خۆشحاڵم بۆ نەسینی هەیە لەو بەرنامەی أري والله بەڕاستی هەموویان زیرەکن لە ئیشەکەی خۆیان بەڕاستی گروپێکی بەڕێک و بەخلاق زۆر بتوانا بە کوالیتێکی زۆر بەرز جێی شانازیە زۆری زیرەکن أري ماشەڵڵا والله. من زۆر بەهێوە یعنی سربرزم سەربەرزایەتی یەکەم شانازی یەکەم خوي زانش خوي تشتكي باش برجل هولير باجاركي موزيك ديد البيش براستي بەڵێ هنر ديد القلك البيش كتيجا سر حمو استي هنريز باوردكم هولير البيش من افا بونا هاني نجبه خوفاتي افجي هنره افرنجي خوشك هنره بيغمان ئێوە ئەوڕۆ پێم وا بۆ چوبوونە شوێنێکی أري والله. تایبەت سەفقان ما خيانتك كريلوم تنشون والله الدكتور ديسانه ما عندنا بردبو یعنی هاتی اي شلون اي بوناين دكتور والله بمنال دخولي لين ايش كبيكون دەگەڕێن و وبردي تيبانو تبري كويا نديتيه تشوي كويا بلد شوم هي ازو عبد العزيزي جارة امس جارة تدواز ئەمڕۆژ سێجا لە کوێ بانگم داوەست لە سێ مزگەوت أري والله براس بەخوا سێدانە بانگم داوە كويت شلون بو كروشتن والله خەڵکێکی زۆر محتەرەمی هەیە و شارێکی ئاینیە شارێکی زۆر لە بواری هۆنەرە و تەساوف و شعر و ئەوانە زۆر شارێکی تایبەتە اي جاوزكي تشي ولا قال زاني رجاوه تزاني از چوم كويا حتى تبخوازي تشبيه عمودي دبي متقوقيز اهول هرم زين لعمو كاتشي عمودي باجاري منه ايه او قاس خلكي يتشبيان عمودي متقوقي ازهر اهولو بازار عمودي يعني زۆر کەیف خۆش بووە زور بدلي من عاملين أري كامل والله. والله برا يساخ برجور خليه يقول يساخ میوانی والله. بەڕێزێک بووم ئیسا ڕۆژی ئیشەڵڵا ئیسا کاک دکتۆر میوانی ئێمە ئیسا ناوی دەبین میوانی بەڕێزێک بووم بەڕاستی شانازیم کرد بە ناسینی ئەو دکتۆر جەواد، دە پێم وە بزانم ئاخیری وای لێدە هیچ شارێکی کوردستان نامینێتە بانجی لە نەدەی ئەری والله ئەمڕۆژ ماشەڵڵا هزار ماشەڵڵا لە سێ مزگەوتی ايجاد اخير بو بس سربان براستي دنجي بو بانك خوشة ملا باندا
وعزیزی یعنی چێ بانە دەنجی بەس بە بانگ خۆشە؟ نا بەڕاستی بۆ دەنگی بۆ بانگدان زۆر خۆشە. جازانی کاکە دکتۆر نوێژی عەسر بوو إيه. من لە مزگەوتی گەورە بانگمدا لە مزگەوتی مەلای گەورە بانگمدا و لە مزگەوتی کۆنتری مزگەوتی تقریبا 240 لەسەر ساڵ قەڵاتیش نه 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 بانگ 240 ساڵە ئێستا ناوی مزگەوتەکە لە بیرم چووە هەر لە کۆیە، هەر لە کۆیە باشە بەجدی سەرمەتان نییە. مەلاکە بوتی الله وتیان کاکە فەهەمگەیەکە بانگێ زوو خوا چوون یارۆ هەر لە وەسەتی الله ئەکبەرەکە وتیان کاکە ڕاوەستە با کاکە پێیان بانکە بە و پەیان بازدا ئەتە وەڵام نێوان نەوازی باشیان کرد. دەبزانین چتان ئامادە کردووە. ببینیم بزانین چیمان ئەمڕۆ لە کۆیە کردووە کۆیە بەڕێز. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. نهام المزقفتا قورن للباجاري كويا يك كفنترين مزقفت باوردكم للباجاري كويا کاکە سەفخانی بەڕێز ئێستا ئێمە لە مزگەفتی کۆیەم و 182 ساڵ مێژوو هەیە ما شاء الله و کۆیە کەسایەتێکی زۆر مهم و ڕنگدانەوەی باشی گیانەوە خەڵک بووە و لە هەموو بوارەکان تعلیم دراون یەکێک لەو کەسایەتێک دەنگدانەوەی باشیان بووە و ڕنگدانەوەی باشییان لەنەوە خەڵک و تەئسیرگوزار بوونە لەنەوە خەڵک مەلای گەورە بووە. ئێمە حەزەکەیم کە لە خزمەتی جنابی پرۆفسۆر دکتۆر جاوادیم حەزەکەیم پرسیاری لێ بکەیم کە ژیانی مەلای گەورەوە چۆن بووە و بیر و باوەڕی مەلای گەورە چۆن بووە. مەلای گەورە لە ساڵی 1876 لە کۆی لەدایک بووە لە بنەماڕەیەک کە بنەماڕەیەکی زانستپەروەرە و مێژوویەکی دێرینیان هەیە لە خزمەتی زانست و عیلم لە کوردستان. هەر بۆیەش حاجی قادر کاتێک کە نامەیەک بۆ حاجی مەلا عەبدوڵڵای زەری دەنێرێت کە هەردووچیان هاوڕ یەک بوون ڕەفیق یەک بووەتن دەنووسێت بەغەیری جەدی ئێوە چی هەدانا لە کوردستان ئەساسی علمی دانا. مێژووی ئەو بنەماڕەیە لە کوردستان دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 500 ساڵ هەر لە کوردستانی باشووری کوردستان. بفەرمون کە ئەو مزگەفتە کێ بەنای کردووە؟ ئەوەی کە دروستی کردووە حاجی بەکراغای حەویزیە. حاجی بەکراغای حەویزی پیاوێکی دەوڕەمەند و لێهاتوو سەرکردەیەکی کووردە کە حاجی بەکراغا بۆ دروستکردنی ئەو مزگەوتە پێدەچێت خۆی چۆتە حەج دوای حەج دروست کرد بێ لەبەرەوەی شێوازی دروستکردنی ئەم مزگەوتە لەسەر شێوازی ماڕی خوایە مەککەیانی وەکو ئەو دروستکراوە. حتا جنابی پرۆفسۆر دکتۆر جاواد حتا بەردەکانیش هەر وەکو ئەو شێوازە شخوا ئەv دیرۆک و چیرۆکە مزگەفتا گەورە ئەی کەڤنن وها هەنێک جامیە نەژی درست بوونێ خۆ ئەو جامیان مەلای گەورە بخۆیە ئەم هەر سەرداناوێژی بکەن. نهاجم المزقفتا ملاي قورن باوردكم قورت بتيواتيا مزن خويا للرجاوي كردستاني بزراوي كرمانجي اب مزقفتا باوردكم دسالا 2000 دنه از باوردكم بالقرن تاريخ اي خنت ملاي قورن مزقفتي ملاي قورن برز پروفسور دکتۆر جاواد مێژووی مزگەفتەکانی کۆیە چۆنە؟ کۆیە
زۆر مزگەوتیایە زیاتر لە 44 مزگەوتیایە ئێستا و هەندێکی ژوا لە دروستکردنن کۆنتترین مزگەوت دەتوانین بڕێن مزگەوتی کۆنە جمعە یاخود مزگەوتی گەرمەکە هەندێک لە بابەتەکان لە مێژوو کە باسی دەکات باسی مزگەوتی کۆنە جمعە دەکەن بەوەی کە لە سەردەمی عەبدوڵای کوڕی عومەری خەتاب دروست کرا بێت و طبعاً یەکەم مزگەوت بووە کە نوێژی جمعەی لێکراوە و بەردەوامیش بووە تا مزگەوتی گەورە دروست کراوە بۆیە کۆنتترین مزگەوت دەتوانین بڕێن مزگەوتی کۆنە جمعەیە یعنی بۆ لە چه ساڵێک بووە لە وەک بەجۆرەی ئەو شتانەی ئەو ڕواەتانەی کە لە تاریخ باس دەکات دەبێت لە سەردەمی یاوەڕەکانی پێغەمبەر دوای ینی وفاتی پێغەمبەر کە مسلمانەکان هاتووت نێرە و مزگەوتە یەکەم مزگەوتە دروست کراوە. باشە پەیام و سەفقان چوونە مزگەوتی مەلای گەورە چوونە یەکێک لە کۆنتترین مزگەوتەکانی کوردستان و چوونە سەر گۆڕی مەلای گەورە چی دیکەتان دیت بێت گە لەو شتانێک کە ئێمە لەسەر شاشەوی دکتۆر بڵە چیتان کڕێوە لە بازار ناسەفقا شتێکی کڕیوە بڵم لیفکە کڕی لیف بەپرسا ئامورێ موزیکێ کرد گۆل وێ دەتنە لێ بازارەکەم کامێت کڕیوە زبرەکان ئێمە شتێکیشم بیست زۆر زۆر خۆشحاڵ بووم وتیان پێ ئەو ژەنیارە بەڕێزانە سیان خەڵکی کۆیە سیان خەڵکی کۆیە یەک ڕۆژ ئەو دوو هەولێر ئارێ ئەو کاکە باتر باتەوە بە کورتی تەواویکە ئەوە لەبەرەوە ئەوڕۆ بەدزەوەختر هەر ناوی کارم هاورد ئەمویان ڕەنگی سوورەتیان باز بوو کاکشی ئەو ئەسچوم بازارێ بپرسە ئامورێ موزیکێ گر گۆلێرە تنەی گۆبەلکی شوێنەکە جا بە ڕۆژوش بوون ئەگینا یەک کولێرەی لێ لە کۆیە کولێرەی کۆیە زۆر بەناوبانگە پێی دەڵێن ئەستوک ئەستوک بەڕاستی بەتا جا لەسەر سوچێکشان هاویشانەکەی سوچێکە ئەمە دوای ڕەمەزان دەبێ بچن قوربەنگەم مێمانەکەم اینجا ئەو میوانەی کە ئەوڕۆ لەگەڵ پەیام و سەفقان بوو پرۆفیسۆر دکتۆر جاواد مەلا حەمەدەمین چۆم حەیدەری مامۆستای زانکۆ و یەکەم توێژەر لە کوردستان کە کاری لەسەر مەلای گەورە کردووە توێژینەوەی کردووە ئەمڕۆ بە سوپاسەوە لە کۆیە تەشریفی هیناوە و لەم پارشیڤە میوانی ئێمەیە دکتۆر جەواد مامۆستای منیشە واللهی دکتۆر دکتۆری بڵین کاک دکتۆر ئادەم بۆ من تەلەفۆنیم شول و مرۆڤێکی مرۆڤ حەز گەلکی ئەمڕۆژ بۆ من شانازی بوو کاک دکتۆر ئەمن لە خزمەتی جنابەت بووم کاک دکتۆر دوای ڕەمەزان ئینشاڵڵا هەمووتان وەرن بانو دەڵێ ئەدم با بیم بخۆین لێ هینەکە لە فەنیە لەفە چیە کولێرەیە کولێرە تخوا پێشەوەی کولێرە کولێرە چییە؟ کولێرە چی پێڵێن بە شێرینە نەوەڵا نان نییە ئێمە بە کولێرە ئێمە بە کولێرە چێترێژ بە هۆرابی چی فێژن ئێمە بە کولێرە کورە چییە نازانم چییە کوردی چیدە نا کورە حەشەرێکە حەشەرە کولێرە کاکە ئەجا پێمان خۆشە پێشەوەی دەستکەی بە پرسیارەکان من مەڕاقم یا بزانم ئەوە چێ ئەوە چێەوە طبعاً وێنەی مەلای گەورەیە وەکو دیاری هێناومە بۆ ئێوەی بەڕێز و بۆ ڕووداو بەڕاستی جوانە ڕسمی دەستا ئەوەشیان هەر تەفسیری مەلای گەورەیە ئێکێکری خەڵکی کۆیایی ئێگ ڕسماکردنی بەێ ئەوەشیان تەفسیری ئەوش تەفسیری مەلای گەورەیە کە تەفسیری هەموو قورئانە بە زمانی کوردی من سەرپەرشتی هەردوو چاپەکەیم کردووە چاپی یەکەم لەسەر مام جەلال بوو چاپی دۆم لەسەرکی دکتۆر بەرهەمە دکتۆر جەواد لە مەلاوە دەست پێ بکەین مەلای گەورە زۆر شانازی بە وشەی مەلا کردووە یان بەو نازناوە کردووە لە کاتێکدا ببوورە من لە واقعی خۆماندا دەبینیم مەلایەکانمان هەندێک وەکو بڵی پێیان شەرمە پێیان بڵێ مەلا بۆچی مەلای گەورە ئەوەندە شانازی بە مەلایەتیوە کردووە ڕاستیدا مەلای گەورە
فۆرمێکی نوێی بۆ مەلایەتی داناوە جوایزە لەو فۆرمەی کێسا لە بەرچاوی ئێمێ بەڕاستی مەلای گەورە لە پەروەردەی خۆی و لەو واقعی کە تێیدا ژیاوە لەو بنەماڕەی کە هاتووە طبعاً 500 ساڵ لە بەس لە باشووری کوردستان ئەو بنەماڕەیە خزمەتی علم و زانستیان کردووە جگەلەوەی لە ساسەوە لە باکووری کوردستان هاتوون لە جەزیرە هاتوتنە بێگەڕاست لە پشدەر دوای هاتوتنە شوەشان دوای هاتوتنە جەری لە جەریەوە هاتوتنە کۆی لەسەر داوای عەبدوڕەحمان پاشای بابان ئەو کە ئەو ڕابردووی بنەماڕەکەی خۆی دیوە و لە سەردەمی ئەویشا بەڕاستی مەلایەکانی کە هەبوون مەلا بوون یعنی سەرکردە بوون خەڵکی خوێندەوار بوون خەڵکی خەڵکێک بوون کە هەتا مێژوو ماوە دەبێت شانەزیان پێوە بکەین لە سەردەمی مەلای گەورە و پێش مەلای گەورەش جا بۆیە ئەو جۆرەی کە ئەو دیتی ئەو جۆر مەلایی کە ئەو دیتی جێی شانازی بۆ بەڕاستی ئەنجا بەڕاستی دکتۆر ببوورە ئەوەی کە جێی سەرنجە و ئەوەی جێی شانازیە لە مەلای گەورەیە ئەوە بۆ کە زۆر پشتگیری ژنانی کردووە بە تایبەت کچەکەی خۆی کە ویستێتی بخوێنێت و ویستێتی بچێت بۆ قوتابخانە ئەو تێڕوانینەی مەلای گەورە لە چێوە سەرچاوی گرتو ئەو دنیا بینینیەی ئەو کە بتوانێت پشتگیری لە خانمان بکات مەلای گەورە بەڕاستی پرۆژەیەکی هەبووە بۆ بنیادنانەوەی مرۆڤی کورد جا کە لە سەرەتای پرۆڤەکەش لە سەرەتای پرۆژەکەش هەستاوە ئەو جیانەی کە کلێنی تێدایە ئەو جیانەی کە کەموکورتی تێدایە دەستنیشانی کردووە یەک لەوانە پەروەردەی منداڵ کە بە نمرەیەکیش ئافرەت تێدا بەرپرسە ینی دوایەوە تێگەشتنمان لە ئاین دوایەوە تێگەیشتنمان لە پەیوەندیمان بە نەتەوەکەمان ئەوانەی هەموو بۆ جارێکی تر داڕشتۆتەوە بۆیە دەتوانین برێن خاوەنی پرۆژەیەەکە یاخود دەتوانین بڕین تەواوکەری پرۆژەی ئەحمەدی خانێ و مەلای جەزیرە و حاجی قادرە باشە بانوو لە مافی ئافرەتانەوە دەست پێ کرد دەمەوێت بزانم بێزگەلەوەی کە ئەوەی ئەو وتی کچەکەی خۆی نردووە و پشتگیری ژنی کردووە بۆی بخوێنێت چیتر یان دیدگای چ بووە بۆ ژن یەکەم مەلای گەورە جگەلەوەی کە کچەکەی خۆی کە نەجیبەخان بووە کە یەکێک لە خوێندەوارە ئافرەت خوێندەوارەکانی کورد کە شانازیان پێوە دەکەین لە دیوانەکەی تەواو مەلای گەورەیە کە لە شاعیرەکانی میلەتی کورد لە دیوانەکەی چەند بەیتێکی هەیە کە جێگا و شوێنی ئافرەتی کورد دەستنیشانەکات کە ئەرچی چییە و دەبێت چۆن بێت ئەگەر حەستان لێ هەندێک لە شاعیرەکانی بیخوێنیەوە ئاماژە بە بەسمانە دیدگای ئەو بەدەست نووسراوە جنابی دوکتۆر نەخێرەوە چاپە بەڵام چاپەکەی کۆنە زۆر هی ساڵی 1960 تقریبا 62 ساڵ لەمەوبەر بەڵێ ئەوە طبعاً کە چاپی یەکەمی شعری مەلای گەورە کە کراوە لە جێ خۆی لە مەهاباد لە ساڵی 1943 یعنی هێشتا مەلای گەورە لە ژیاندا مابوو هەندێک لە شعرەکانی چاپ کراوە ئەوە چاپی یەکەمە کە دوای ئەوە چاپ کراوە تا بۆیە مەسەر بۆ نمونە مەلای گەورە دەفەرموویە ژن زینەتی دنیایە ئەمانەتی خوددایە حەبیبی مستەفایە خەڵاتن لە بۆ مێردان نێوە وەکو نمونەیەک یانی تەمەنەوە قەسیدەیەکە ناونیشانی قەسیدەکە تەڕاقە کە زۆر ناڕازیەکی توندی هەیە لەسەر ئەوەی کە ئەو دابوونەریتە کۆمەڕایەتیانەی کە لەناو خەڵک هەیە کە ئاماژەیان کردووە بەڵێ قوسیەتی باس تەڕاق دەکا قوسیەتی ژن و مێردایەتی کە قوسیەتیان یعنی قوسیەتیان نەهێشتووە لە ناو کۆمەڵی کوردەواری جا وەکو شۆڕشێک بڕوای وایە کە پێویستە جارێ ئافرەت باەخ پێ بدرێ و بگەێندرێتەوە پای خۆی ینی بەخێرایی دکتۆر ئێستاشی لەگەڵ داوی بەشێک لە گوتاری یان زۆرێک لە گوتاری ئاینی باوەڕی بەوە نیەژن ببێتە سەرکردا مەلای گەورە ڕای چ بووە لەو بارەیەوە مەلای گەورە بە جۆرەی ئەو شعرانەی کە نووسیوێتی و بە جۆرەی و لە تەفسیرەکەی هاتووە لە ژێر سێبەری و ئاەتەی قورآانی فیرۆز کاری کردووە کە ژن و پیا و هیچ جیاوازیان نییە هەردووچیان وەکو یەک داوایان لێکراوە کار بکەن واتە باوەڕی بە یەکسانی ڕەگەزی هەبوو ئەوەی کە ئێستا هەیە ژنومێت هەبووە نەک بەو مانایی کە بڕی هەردووچیان وەکو یەک یا وەکو یەکن بەڵا هەرێک و تایبەتمەندی خۆیان هەیە یعنی لە پاراستنی تایبەتمەندی هەر لایەنێک بەڵام نابێ هیچ لایەنێک سوکایەتی بە لایەنەکەی کە بکایە بەکەمی بزانێت لەسەر ئەوە وەڵڕی بۆ هونە من نازانم مەلای گەورە ڕای چ بووە لەسەرەوەی دروستە لە ژن بدرێ لەسەر مەسەلی وەضرب هونە بەڕاستی زۆر تەفسیر هەیە
بەڵام ئەو ڕای تەفسیرەی مەلای گەورە. مەلای گەورەش لەگەر ئەو ڕێیە نییە کە ضرب بە معنا لێدان بێت بەڵێ بەڵکو بەمانە ئەوەیە طبعا ئەگەر توێ تەفسیری وایەتە بکەی بەڕاستی لێرە وەضربوهن تەفسیرێکی نوێ هەیە بۆی کە مەلای گەورەش بە جۆری بێسوونەکانی لەگەر ئەو تەفسیرێدایە ئەویش ئەوەیە بەمانە ئەوەیە کە پیاو دەبێ ماڕەوە بەجێ بێلێت کاتێک کە گەیشتە کێشە لە نێوان پیا و ژن دوو هاوسەرەکە گەیشتە ئاڕادەیەکی وا کە چارەی نەبوو پیاوەکە ماڕەکە بەجێ دێلێت فەضربوو فوق فەضری بوو یعنی لەو لاچن لەو ماڕە ینی ئەو جێ تەرکەن کلین بەو معنایە ینی ضرب بە معنا تەرک هاتووە لە هەندێک لە دقەکاندا ئێستاشی بەشێک لە مامۆسایانی ئاینی تەبەنای ئەو فکرێ دەکەن کە ژن توانای عقلی کەمترە لە پیاو ناقیسات و عقلین وەدین نازام لەسەر ئەمانە ڕؤیا و دیدگای مەلای گەورە چی بووە دیدگای مەلای گەورە عەرزم کردی تێڕوانی مەلای گەورە بۆ ئافرەت تێڕوانێکی تایبەت بووە تایبەتمەندەکەشی لەوەدایە وەکو مرۆڤێک سەیری کردووە و هەوری داوە کە مسلمانانیش ئەو ڕاستیە بزانن بە تایبەتی لە کۆیە بۆیە دەبینی دەستا کۆیە جیاواز لەگەر شارەکانی کە بۆ تێڕوانیان بۆ ئافرەت بۆ تێڕوانیان بۆ چمچی یەکسانی لە نێوان پیا و ژن بۆ ئێستا لەوانەیە ئەگەر بێت و ئەحسایەک بکەین لە کوردستان دەبینی زۆربەی خوێندەواری ژن لە کۆیە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی مەلای گەورە یەکەم کەس کچەکەی خۆی نرد بۆی خەڵک شەرم نەکات لەوەی کە بچنە قوتابخانە دوای ئەوەش بەردەوام هانی داون لەوەی کە خوێندەوار بن لەبەرەوەی ئەو دەستنیشانەوەی کردووە نەخۆشی سەرەکی ئێمە لە نەخوێندەواریە بەڕێز پرۆفسۆر دکتۆر جاواد ئەو کاتێک ئەو مەسئلەیە ینی وتوێ ئەبێ ژنان بڕۆن بۆ مەکتەب و بە ژن ینی ئەرزشی داوە خەڵکەکە لەگەڵ هاوڕێ بوونە یا دژ بە مامۆستا مەلای گەورە ڕاوستاون ئەوەی کە مەلای گەورە جیا دەکاتەوە لە مەلایەکانی تر ئەوەیە مەلای گەورە پشتی لە ژیانی خۆی پشتی بە خەڵک نەبەستووە ینی چاوەڕوانی ئەوە بێ خەڵک هاوکاری بکەن بۆی بژێت لە ڕووی ئابوووریەوە لەبەر ئەوە ئەگەر لەبەر ئەوە ئەو معارزەیە یعنی ئەو دژایەتی نەکراوە وەکو ئەوی خەڵک تەماشاکە بڕێ ئەگەر مەلا من نەیژێنم ناژێت مەبەستی من بۆی چ کەسانێک لەگەڵ ئەو مەسئلەی لەگەڵ ئەو کێ هاوڕێ بووە کێ دژ بووە بێگومان خوێندەوارەکان لەگەر مەلای گەورەیە بۆتن ئەوانی کە خوێندەوار بۆتن ئەوانەی کە لە واقعەکە گەیشتوتن و مەلای گەورەش تەواوکەری بەرنمەیەکە بەرنمەیەکی پێش خۆی بە تایبەتی وەک باسم کرد حاجی قادری لە پێشەوەیە حاجی مەلا ئەسعەدی جەلی لە پێشەوەی کە باپیرێتی حاجی مەلا عەبدوڵای جەلی زادەی لە پێشەوەیە ئەوجا مەلای گەورە هاتووە شخوا بەحساویت کێ رحمەتیە جگەرخوین و سەیدای تیرێژ تێبیرامل ڕۆژاوای کوردستانی گەلێکی دخست جیواکە خۆ بگو هەرول پێشخینێ ئەس باوەڕ دەکەم لەسەر قبری و لەسەر ترباویژی نویساندنێ من یەخێ خۆی بۆی دادەبڕن ئێوە نابن بە هیچ و من دەبێ ینی دخست گوهرتنێ چێکە ئەف چما ئەف پێی بەهانێدانی لەسەر قبری مەلای گەورە خەباتی کردووە لە ماوەی ژیانی ئەوان تقریب ینی 78 ساڵ ژیاوە لە دوای ئەوەی کە خوێندنی تەواو کردووە بۆ تەمەلا هەستووی بە ئازاری میلەتەکەی کردووە ڕۆژانە هەستی پێ کردووە و ویستوێتی هۆشیاری بکاتەوە و تا توانیوێتی خەباتی خۆی برەو پێداوە بەڵام لە ئەنجامیشدا دیوێتی کێشەکە گەلێک لەوە گەورەترە بە تەنیا مەلایەک لە کۆی چارەسەر بکرێت باشە دکتۆر جگە لە پشتگیری خانمان لەو سەردەمی خۆیدا مەلای گەورە شتێکی دیکەشی کردو کە ویستێتی ڕیفرۆم ینی لە ئایندا بکات باسی ئەمەمان بۆکەی وەک گوتم مەلای گەورە پرۆژەی هەیە دا پرۆژەکەی بۆ دوایەوەی کە دەستنیشانی کێشەکانی ناو کۆمەڵی کوردەواری کردووە هاتووە چارەشی بۆ داناوە لە کێشەکانی کە دەستنیشانی کردووە نەخوێندەواری بووە کێشەکان باغ نەدان بۆ بە ئافرەت تێنەگەیشتنی ئاین بووە ئەو بۆیە کاری کردووە لەسەر ئەوەی تێگەشتێکی نوێ بۆ ئاین هەبێت تێگەشتێکی کوردانەی نوێ هەبێت بۆ ئاین لە ناو خەڵک و دوایەوە هەوڵی داوە خەڵک خوێندەوار بێت هەوڵی داوە خەڵک پایەی ئافرەت بزانێت لە ژیاندا تێگەشتنی کوردانە مەبەستە چی بووە مەبەستم لەوەیە کە ویستوێتی ئێستامان بەڕابردووی میلەتەکەمان ببەستێتەوە کە کورد کەمی نەکردووە لە خزمەتی ئاینی ئیسلام و چەندەها سەرکردەمان هەبووە لە مێژووی خۆمان ئەو ویستوێتی بەردەوام نەوەی ئێستا ببەستێتەوە بە ڕابردوو بەو ڕابردووی کە هەمانە کە پڕ شانازیە زانیاریان لەسەری لە زانیاریان هەبێ دەرز وەرگرن لەو
ڕابردووی کە هەمانە. بەڕێز دکتۆر پەیوەندی مەلای گەورە لەگەڵ تەسەوف عەرفان چۆن بووە؟ مەلای گەورە خەڵکێکی زۆر وە دەزانێت مەلای گەورە دژی تەسەوفە بەداخەوە مەلای گەورە وانە. یعنی دەرینمان لەسەر ئەوە مەسەرە نسایەک لە شعرەکانی باسی مەولانە خالید دەکات. داوای لێ دەکات دەڕێت سەر هەر بە ڕەبزانە میلەتەکە لە چ حاڕێکدایە. ئەوە ڕاستە تێگەیشتووە کە یەک لە گرفتەکانی ناو کۆمەڵی کوردەواری ئەوەیە لە بابەتی سۆفیزم و تەسەوف تێنەگەیشتوتن. بۆیە داوا لە مەولانە خالید دەکات دەرێ ئەو ڕێبازە جوانەی تویان ون کرد. ئەو ڕێبازە جوانەی تو کە ڕێبازی ئاین بۆ ڕێبازی تێگەیشتنی دین بوو ونیان کرد. بۆیە سیر کە مەولانە خالید بزانە چی لە هاتوو میلەتەکەت. باشە بەس دکتۆر جەواد هەر مەلای گەورە دەڵێ بەڕیشی پان و پرچی پڕ ئەسپێ بناغی کوردان چۆن دەچەسپێ هەتا شێخێ لە کوردستان بمێنێ ومێدی زیندەگانیت پێ نەمینێ لەبەرەوە خەڵک وابیر دەکاتەوە کە مەلای گەورە دژی تەسەوف و طریقەت و ئەو شێخایەتی ئەو سیستەمە بووە کە لە کوردستان هەبووە لە ڕاستیدا ئومێدی زیندەگانی بەس ببورێت خوا پێیان با وەڵامی ئەوان بداتەوە. لە ڕاستیدا ئەو عەرزم کردێ مەلای گەورە لە حقەتی دین گەیشتووە کە دین چۆنە و لە حقەتی تەسەوفیش گەیشتووە. دیوێتی ئەوەی کە لە ناو کۆمەڕەکەی ئێمە هەیە لەو کاتە لەو سەردەمە نەتەسەوفە نەدینە بەڵکو ئیستیقلالی دینە. ئیستیقلالی دینە بۆ هەندێک کەس ئیستیقلالی دین دەکەن بۆی پێی دەوڵەمەندن بۆی بنە ساحب نفوس شێخ و خانەقا و ئەوانە لە سەردەمی هەندێک لە سەردەمی وا بووە. جا لەبەر ئەوە شۆڕشەکەی ئەو دژی ئەوانە بووە نەک دژی تەسەوف بوو بێت. بە دلیل ئەوەی خۆی ئێستا لێرە لە شعرێکدا باسیەوە دەکات دەڕێ مەولانە خالید سەر هەر بە ڕەبزانە میلەتەکەی تووسی هات وەک باسم کرد. دوایەوە بنەماڕەکەی ئەو باوکی مەولانە خالید نەخشەبەندی بووە. باپیری بەرێ باوکی باپیری کە دەکات حاجی مەلا عەبدوڵای جەلی حاجی مەلا عەبدوڵای دووەم خەلیفەی مەولانە خالید بووە. پەیوەندی بەهێزیشان لەگەڵ شێخ مستەفای هەولێر هەبوو. لەگەڵ شێخ مستەفای هەولێر هەبووە لەگەڵ شێخ عومەر نەقشەبەندی ڕیادی نەقشەبەندی هەبووە بیارە بەڵێ ئەو پەیوەندی بەردەوام بوو و نەپچراوە لەگەر شێخ قادریەکانی کەرکووک بێت لەگەر تاڕبانیەکان زۆر برا هەیە و لە سەرەتای تەفسیرەکە هەر لە لاپەڕەی یەکەم لە تەفسیرەکە باسی پەیوەندی خۆی و شێخ عەلی تاڕبانی دەکات لە کەرکووک. مادام باسی شێخمان کرد هەر گرنگە لەگەر مەلا ڕەبتی بکەن. بۆچی مەلای گەورە و لە شیعرەکانی زۆر هێرش دەکاتە سەر مەلا بۆ نمونە دەڵێ ئەی مەلای نەفام ئەتوبی و خودا لە بۆچی ڕێگات لە کوردان تێکدا کەوایە مەلا هۆکاری ئەوە بووە کە ڕێگا لە کورد تێک بدرێ خۆی ئەو مەلایکە ئەو دیوێتی وا بووە یعنی هەندێک مەلا لەو سەردەمەش و لێ ئێستاش ئاینیان کردوتە وەسیلەیەک بۆ هەندێک مەبەستی خۆیان بۆی ئەو ویستوێتی ئەو مەلایە بێنێتەوە مەیدان کە لە ڕاستی دین گەیشتووە بۆ نمونە بنەماڕەکەی ئەو کە حاجی مەلا عەبدوڵای جەلیە حاجی مەلا ئەسعەدی جەلیە مەلا عەبدوڵای دووەمە مەسەلەن مەلا عەبدوڕەحمانی جەلیە و هەروەها مێژووی مەلایەکانی تری کورد یعنی هیچ وەکو مەولانە خالید مەلا بوو پێشەوەی بێت بەس ئەو لە شوێنێکی تریش هەر دەڵێن مەلا ئەگەر مەلابا میلەت بۆ وای لێدەهات طبعاً ئەوروپایی چی دەکرد لەسەر قەتعی ڕۆژهەڵات ئەو هەست ناکەی بەشێکی گرنگی ئەو نەخۆشیە من لای مەلای ئێستاش دەبینم بەشێکیان بەداخەوە ئەو باسی قال و قیل و قەولانەی کەوە مەلای گەورەی کۆیە زۆر بە ڕێگری داناوە لە بەردەم پێشکەوتن بۆ نمونە دەڵێ علمی تەبیعەت علمی خوددایە قالە و قەوەلە گشتی هەبایە ئایا یعنی ئەمە هۆکاری ئەو قال و قەولە بووەکەوە مەلای گەورە هێرشی کردوتە سەر مەلایەکانی سەردەمی خۆی مەلای گەورە ناتوانین برین هێرشی کردوێ بەو نەعا هەموو مەلایەک نا هێرشی کردوتە سەر ئەو مەلایەنەی کە لە حقەتی دین نەگەیشتووە یعنی ئایا ئەو مەلایەنە لە حقیقەتی دین نەگەیشتون هەر ئیعتیماد و پشتیان بە قال و قەول بەستووە بەخۆیان هیچ ڕەئیان نەبووە بەخۆیان هیچ تێگەیشتنێکیان نەبووە ئەمە یەکێکە لە هۆکارەکان خۆی ئەگەر بینەوە سەر مێژووی موسڵمانان وەکو جەنابەت ئاگال لێیە ئەو مەرحلەی مەلای گەورە دەتوانین برین مەرحلەی تەقلید جموودە بەڵێ مەلای گەورە چۆن لە بزاوێک لە میسر دروست بوو لە لوبنان دروست بوو بۆ تێگەیشتنێکی نوێ بۆ ئاین مەلای گەورەش ویستی ئەو بزاوە لە ناو کووردا دروست بکات تێگەیشتنێکی نوێمان هەبێ بۆ دین وازدە و قەول و قیلە بین ئەو قەول و قیلە چ بوو سەرەن لە دوای 656 کە بەغدا کە پایتەختی علم و زانست بوو داگیر کرا لای مەغۆڵەکانەوە لە دوایەوە هیچ ئیبداعێکی علمی نەمان ناو موسڵمانان چیان دەکرد
کتێبێکیان دێنا یەکێک شەرحی دەکرد یەکێک شەرحی ئەو شەرحی دەکرد یەکێک شەرحی شەرحەکەی دەکرد ئەوە قەول و قیلەکەم بەس لێرە ئەوەیە يعني إبداع نما يعني داهنان نما شتي دانس قلما دلي رواه الدارقطني حدثني ما بس تكأوي هموي لتشيس مدار لبابور تاع تكأوي يعني أو حاشيانا أو شرحاني ككرتان إبداعي تيدانية شتينوي تيدانية بونك تيناوي شتينوي هبت بوشتك بك خصمتي مسلمانان بكات بتايبتي لتيجيشتني مقصدي شريعة لا لواقعي شريعة لواقعي دين يعني یەک ڕئی هەیە نازانم چکە تو سەرپەرشتی تەفسیرەکەت کردووە ببوورە سەفخان مامۆستا عەبدوڕەحمان سەدیق دەڵێ خاڵی لاوازی ئەو تەفسیرە ئەوەیە کە ئەوەی نەقلی کردووە لە مفەسیرینی دیکە مەلای گەورە ئەوەندە بەتوانا بووە یعنی لەو شوێنانەی کە بۆ خۆی تەفسیری کردووە شتێکی زۆر گرنگی وتووە لەو شوێنانەشی کە ئیعتیمادی کردە سەر ئەوانەی پێش خۆی دەتوانین ئەو دەڵێ ئەمە خاڵی لاوازی مەلای گەورە بووە لە تەفسیرەکەی ئایا ئەمە دروستە؟ بەڕای من ئەوە نیشاندا کە مەلای گەورە زۆر پیاوێک عیلمی بووە بێ سەرچاوە قسەی نەکردووە سەرچاوی هەبوو لە تەفسیرەکەی جگە لەوەش زۆر کە زووا دەزانێت مەلای گەورە تەسلیمی مەدرسەی تەجدیدی مسر بووە نەخێر هەر لێرە لەو تەفسیرە نەقدی محەممەد عەبدە دەکات ڕێ لە کاتێک تەفسیری ئاەتێک دەکات دەڕێ لێرە مجددی میسری کۆڵیدا يعني جيشت أو أستيكا نقدي ويجبكا كأو وقت لو سردميوي خرج ويد زاني أو نيوترين بوتون ونيوترين تفسير بو قرآن يتر لو زياتر ناعد ملاي جورا أو راديشي تيبرانت جيشت أستيكا كبتوانت شيشينيو بينت جواز لوي أويش دكتور أنا بحثا ملاي جوردكو هالبستي ويد خوينن عين جگر خوين تي بيرامن عين بحثا خشتي ملادكو نفشتي واندك وشاوا دولة عثماني ويشاغاني وإيجو سردست بوند سردما بلكي فرنسياد وإنجليزياد دخستن ملتي كرد بيجن دريا ملو شيخار بيجن أف دنيا فاني نشتكي ريه إج آخرتها خربكين وخليفة هي وسلطان هي إجاري ملاي جورا نرينا ويش بو كردستان إج بو دولة كرديش تبول سرعرتي مەلای گەورە وەک عەرزم کردی تەواوکەری پرۆژەی حاجی قادرە حاجی قادریش طبعاً ئەو ئیلهامەی لە چێ وەرگرت لە ئەحمەدی خانەی و مەلای جەزیری دەتوانین بڕێن حاجی قادر بەرجێکی نوێی کردەبەری مەلای گەورە هات ئەو واقعەی تەرجەمە کرد بۆ ژیانی خەڵک پێی گوتن ئەگەر ئێوە هەتا نەبنە خاوەن دەسەڵات نەبنە خاوەن دەوڵەت ئێوە حسابێکتان بۆ ناکرێت ئێوە خاوەنی سەروەتێکی زۆرن لە سامانێکی زۆرن لە وڵاتەکەی خۆتان بۆ خەرچی ئەجنەبی خەرچی داگیرکرد بێ دەستی بەسەردا بگرێ و بیبە بۆیە ئەو تاپی کرا هاواری کرد بۆ ئەنجامدانی گۆڕانکاریەکی بنەڕەتی لە عەقڵی خەڵک بۆیە دەتوانین برین پرۆژەکەی مەلای گەورە بنیادنانەوەی مرۆڤی کوردە جارێککە بنیادنانەوەیە یاخود دەتوانین بڕین انتماء بو إنساني كود دروس كجاري بله بالأسبوعاتكم كاري سياسي شكر بربرة ولا بجدار بو لجياني سياسي يعني بون منا أندامي أنجمني ولاية موصل بو أندامي مجلس تأسيسي بو لبغداد دعاء ودصا قاضي بو أتا 1933 همو إشي كردو لو إشان يعني مفتي بو دعاء 1933 تفرغ دكا بو علم بو زانست يعني أو تفسيرش أو برهمي أو دصاري جيانيتي باشا دكتور باسي هنق للموني شعري كاني ملاي قورت كرد قلت كملاي قورت دايويت مروفي كرد بالنيات بناي أو مروفي كأو دايويت دروس تيبكات شون مروفي كإنت ماي نتاوي إنت ماي زمان إنت ماي أدبي إنت ماي دنيا كي تشونا أو كالفكري ملاي قوريا هبوا چی بۆ بەتەڕەوانی تۆ ئەوەی لە فکری مەلای گەورەدا بۆ وتم دەستنیشانی نەخۆشیەکانی کردووە چارەش بۆ نەخۆشیەکان دیوەتەوە بۆ نمونە لەبارەی دین ڕیفۆرمێکی نوێی هێنا لەبارەی تێگەیشتن بۆ ڕۆڵی ئافرۆت ڕیفۆرمێکی نوێی هەبووە لەبارەی تێگەیشتن لە مەفهوم و چمکی نەتەوایەتی ڕیفۆرمێکی نوێی هەیە ئەو کەسێک کە ئەو ئەویست بنیاتی بنێ کەسەکەت چۆن بووە خۆی تەبان پێش هەموو شتێ ئەو ڕووی کردوتە لاوەکان بۆیە چەند قەسیدەی هەیە تایبەتە بەلاو بە گەنج مسلمانێکی کورد بوو بەربەڕێ کاژمەرد شتێکی بێژکردم يعني بۆ نمونە کە يعني شعری هەیە تایبەتە بە طبعا بەلاوی کورد بە گەنجی کورد کە زۆر جێی شانازیە دەتوانین سوودی لێوەرگرین بۆ پەروەردەی ئەمڕۆ کەسێکی کردی گۆرانی دکتۆر
دەستکی گوتی وە گۆرانی ئەو شعرانەی وی نا تو بيك تو بيك ئەمێ بکەن بەێ ئەو شعرانەی وی طبعا نەکراوەتە گۆرانی بەڕام لەبەر چێش خۆی یان لە ڕاستیدا کە دەتەوێت ڕاستەیەکی وردی ئەو شعرانەی ئەو بکەی مەلای گەورە بکەی مەلای گەورە لە ناحەی دانانی شعر لە ناحەی ئەوەی ینی سناعەتی شعری زۆر بە قوت نییە بەڵام لە ناحەی ناوەڕۆک کەس لەو بە قوتتر بەڵێ ئەمسەرم بۆ منە داوا دەکاتێ ئەم خاکە دایکی تۆیە کەوتە دەستی ئەجنەبی ئەی کوردی صاحب غیرەت تۆ چلۆن ڕازی دەبی لێرە دەست پێ دەکات دوایە هەر قەسیدەیەکی هەیە بە ناوی ئەی لاوی کوردی ینی داوا دەکات لاوی کوردی تەوانەوە نفشێ جوان بەرێ دکتۆر لەسەر ینی هەڵوێستی چ بووە لەسەر شۆڕشەکەی شێخ محمودی حەفید ڕاستیدا پاش دراستە تەوان من بۆم دەرکەوت کە ئەو لایەنگری شێخ محمودی حەفید بووە و پێشی لەبەرسی لەبەرەوەی ئەوەی شێخ پێی هەڵساوە ئەو لە کتێبەکانی و لە تەفسیرەکەی ئاماژەی بۆ کردو و داوا دەکات ئەویژەوەی ڕزگاربوونە لە چمچی داگیر کرد کە وەختەی ئینگلیزەکان بووە دەبێت ڕزگار بێت لە ناوەڕۆک ئەو لەگەر شێخ محمودایە ئەگەر چی وەکو بەشدار لە شۆڕش بەشدار نەبوو لە شۆڕشەکە ئێوە بەڵام لە ناوەڕۆک و لە نووسینەکانی تەواوکەری پەیامی ئەو بووە بۆچی بەشدار ئەو بارودۆخەی کۆیە کە تێیدا بووە لەو سەردەما هەر ئەوەندە کراوە ینی ئەو مەلایەک بووە لە کۆیە و یعنی ئەوەی کە جیاشی دەکاتەوە لە مەلایەکانی کە ئەوەیە شتێکی گوتووە کە خەڵکە نەیگوتووە بڕای بە شتێک بۆ کە خەڵک نەگەیشتەوە ئاستا بۆیە ئەوەندەی کە پێی کراوە کردوێتی لە شعرەکانی مەسەڵەن ساوە لایلای هەیە بۆ دایک ناوی قەسیدەیەکە کە چۆن دایک دەبێ مناڕەکانی بەخێ بکات چۆن مناڕەکانی ینی بۆ باسی شۆڕە ژنیشمان بۆ ناکەێت ئەوە مەسەرەن بۆ ئەگەداری و هۆشیاری لاوان هەر ناوی قەسیدەیەکە هەستە پێشکەوە ئەی لاوی کوردی ئاگاد لە خۆ بێ کاروان ڕابردی بە نووری علم و ڕێگا بە دەرخە بە زۆری باسک کارێ بەسەرخە ئەوە قەسیدەیەکی گەورەیە کە باسی ئەوە دەکات داوا لە گەنجەکان دەکات لاوەکان دەکات کە هۆشیارەوە دکتۆر ببوورە مەلای گەورە تەفسیری بە کوردی نووسی ئەمە نەبووەتە جێی بڕێن کاردانەوە چونکە ئەوەی من بیستومە لەو سەردەم مەلای گەورە تەئیدی یەکێک دەکات تەئیدی حوسێن حوزنی مکریانی و جیوی مکریانی دەکە کە کتێبی منهاج تاڵبین یەکێکە لەو کتێبانەی کە مەلای کورد زۆر پشتی پێدەبەستن لە مەزەبی شافعی کە ماڵی مکریانی کتێبەکە دەکەنە کوردی دەیانەوێت تاپی بکەن مەلاکانی ئەو سەردەم هەندێکیان دژی دەوەستنەوە و دەڵێن ئەمە کوفرە ئەمە زەندەقەیە مەلای گەورە پشگیریان دەکات ویستویەتی چی بڵێ لە ینی لە بڵاوکردنەوەی دین بە زمانی کوردی لە تەفسیر لە فقە لە شعر لە چیتر خۆی مەلای گەورە ئەو کتێبانەی جارە بە کوردی دایناوە پێش هەموو شتێ تەفسیرەکەی دوای کتێبێکی شێ بە ناوی عەقیدەی کوردی تایبەتە یانێ و دوسێ کتێبی کەشەیە لەوانە ئەو دیوانی شعرەی هەیە و جگە لە کتێبێککە هەیە بە ناوی خەون و کەرامەت لە هەموو ئەوانە دەیەوێت بە زمانی کوردی حەقیقەتی ئیسلام بە خەڵک بگەێنێت حقەتی ئەو دینە بە خەڵکە بگەێنێت دژی ئەو نەبوون کە چۆن بە کوردین بە زمانی کوردی دەڵێن نەکات دژی پێش ئەویش بوون خۆ کوردی نووسین هە لە سەردەمی مەلای گەورە نەبووە توانی مەولانە خالید پێ مەلای جەزیری لە ئەحمەدی خانێ کوردیان نووسیوە بە کوردی شعریان داناوە شتیان نووسیوە بۆیە لە سەردەمی ئەویش خەڵکی کەش کە هەوڵی داوە تەفسیری قورئان بکە هەندێک کەس هەبووە دژیان وەستاوەتەوە و تەکفیریان کردوتن ئەوەش تەبعاان هەڕەیەک بووە لە هەڕەکانی کە لە مێژوو ڕوویداوە کە جێی ناخۆشیە بەڕاستی بەڕێز دکتۆر ئێستا کەسی هەیە لە کۆیە مامۆستایکی ئاینی بێ کە لەسەر ڕێبازی مەلای گەورە بێ ینی ئەو فکرێ هەبێ ئەو بیرۆ باوەڕێ هەبێ نەکەر مەلا بەڵکو کاردانەوەی ڕایەکانی مەلای گەورە لە واقعی کۆی دەبینیت جا لە لای مامۆستای قوتابخانەکان بێت لە لای مەلایەکان بێت کەم و زۆر بۆیە ئەو حالەتەی کە یەکێک بێت یعنی مێشکێکی داپۆشاوی هەبێ و نێوێت جارێک کە بیر بکاتەوە لە کۆی بەدی ناکرێت با من پرسیارەکەی پەیام فراوانتر بکەم مەلای گەورەی کۆیە دژی تەقلید بووە
دژی بەکارهێنانی دین بووە لەلایەن مەلا و شێخ نان پێ خواردنیان مەلای گەورە گرنگی بە کورد و کوردایەتی و زمانی کوردی و دەوڵەتی کوردی و دروستکردنی ئەوە داوە مەلای کوردی لەگەڵەوە بووە کە ژن مەکانەتێکی گەورەی هەبی هەز دەکەم ئەمانە پێچەوانەی ئەو ڕایە سائیدن کە ئەمڕۆ لە ناو مەلای کورددا هەیە وایە ناتوانین بڕین بە مستەقی ناتوانین بە مستەقی وا بڕین لەبەرچی لەبەرەوەی ئێستاش ئێمە بە تایبەتی دوای ئەوەی کە کورد چەند شۆڕشێکی کردووە تو هەر نەبێ لە ساڵی 16ەوە دانێت لە 61ەوە دانێت کە شۆڕش دەستی پێکردووە تا ئەمڕۆ هۆشیاریەک لە ناو خەڵک پەیدا بووە ئەو هۆشیارە تەنها بۆ گەنج و لا و مامۆستا نەبوو مەلای کوردیشی کردوێتەوە بۆیە تو مەسەلەن لە ساڵی 71 کە یەکێتی زانایان دادەنرێت بۆ دادەنرێت دیارە مەجموعەیەک کۆمەڕێک مەلای کورد هەیە دەیانەوێت لەگەر ڕێڕەوی شۆڕشدا بن لەگەر ڕێڕەوی بۆچوونی شۆڕش و شۆڕشی میلەتەکەیان دابن بۆیە دەتوانین بەمانایەکە بڕین ئەوانەی کە لەگەر میلەتەکەیان نەبن ژمارەیان زۆر کەمە ئەوانەی لەگەر میل لە ڕووی نەتەوەیەوە ناڵێم لە ڕووی تێگەیشتن و ڕیفۆرم لە ئاین دکتۆر جەواد هەر کەسێک لەو کوردستانە ڕەئیەکی جیاواز بڵێ لە بۆ دین ڕیفۆرم دین ئەو لەسەر ئەو ڕێڕەوە بڕوا کە مەلای گەورە ویستویەتی ڕیفۆرم و نوێ ڕایەکی نوێی بۆ دینی هەبێ دەکەوتە ژێر هەڕەشە سوکایەتی جنێ و پێدان نمونەمان دکتۆر محەممەد گەزنەی بەڕەحمەت بی دکتۆر مستەفا زەڵمی بەڕەحمەت بی یعنی هەوڵەکانی کۆربەندی زری ئیسلامی من نازان کۆمەڵێک نمونەمان هەیە یعنی تا ئێستاشی لەگەڵدابی کوردستان بەگشتی یعنی کەرتی ئاینی لە کوردستان بەگشتی نوێخوازی و نوێگەری قبول نییە لە دین ئەمیش هەر لەگەر ئەو مطلقیانیم یان لێرەش بەڕاستی لەگەڵدایە بەزەڵمی بەڕحمەتی وەفاتی کرد دوو کەس لە مزگەوت نەبوو ئەو هەموو مەلایەی کوردستان تو حسابی ئەو بکژی نەبوون ئێمە ئەو ئێستاشی ببوورە یعنی با من نمونێک پێ بڵێم ئێستا دوای ئەوەی کەوا چەند ساڵە مردووە خەریک بوون هەوڵێکە بوو بۆی کەوا محاکەمەی بکەن دوای مردنی لەسەرەوەی کەوا دکتۆر مستەفا زەڵمی کۆمەڵێک ڕێی نوێی گوتووە خۆ دەکرێت ڕێیەکان هەڵەبی و دەکرێت ڕازبی بەڵام بۆ بەم شێوازە دژایەتی دەکرێت ئازام تو خرمەلا شەرنی هەر ئەوە بێ کە ئێستا مندیلێکی لەسەر هەرەوە تو ئەوانەی کە لە کۆلیزەکانی زانسە ئیسلامیەکانن ئەوانە شەرمەلان و بە شێوەیەکی نوێ لە ئاین گەیشتوتن تو حسابێ و کەستا چەند خەریجی کولیەمان هەیە لەو کەسانەی کە لە کولیەکان دەرچۆتن بە هەزارها کەسن ئێستا چەندیان بەو تێگەیشتنە کۆنە تەماشای دین دەکەن من ئەو پرسیار لە تو بڵێ چەند مەلای ئێستا چەند هەڵگری بڕوانامەی شەریعە لە تێزی دکتۆرا و ماستەریان لە نووسینیان لە تێگەیشتنیان بەڕاستی لەسەر ڕێڕەوی مەلای گەورە دەڕۆن چەندیان دەتوانم بڕێم زۆر لەبەرچی لەبەرەوەی ئەمن باڵێ وەکو ئەمە لە وەزارەتی فەنی باڕا وەکو لێژنەکەیە کە تەمشای ئەو تێزی نامی ماستەر و دکتۆرایەکان دەکات و هەڕیان دەسەنجێنێ ئێستا بە ڕێڕەوێکی زۆر دروستدا دەڕۆ بەڕاستی شتی نوێیان پێیان زۆر نوێ هەیە بۆ نمونە لە کۆیە لە زانکۆی کۆیە تا ئێستا هەشت نامی ماستەر و دکتۆرا لەسەر مەلای گەورە نووسراوە من باسی هەموو کوردستان ئێستا لە هەولێری شەمانە لە سلێمانی شەمانە کۆمە خوێنی باڕا لە زانکۆی سەلاحەدین هەیە لە کۆی هەیە لە سلێمانی هەبووە تا ئێستا لە هەر سێکیان ئەو ڕیفۆرمە بەدی دەکرێت بەڕاستی ئەمە مژدەیەکی خۆش زۆر ینی ئینسان بەڕاستی ڕەشبین نەبێت لە ئێستەکان ئێمە گەشببینین بۆی کە دوا ڕۆژێکی ڕوون چاوەڕوان دەکەن هەرچەند کاتمان پێم وایە تەواو بەس ئەگەر یەشتی تر مەلای گەورە زۆر جەریء بووە و دوێ نەداوە بەوەی کە شت بڵێ من بە بۆنەی ئیشەکەمەوە یعنی زۆر جار دەبینم کە خەڵکێک باوەڕی بە نوێگەری هەیە نوێسازی هەیە ڕای نوێ هەیە بەڵام ناوێری بیڵێ ئەگەر ئەو گەشتبینیت و لە کوێوە سەرچاوەکەم لەوەی کە ئێمە هەفتا ساڵ پێش ئەمڕۆ مەلای گەورەمان هەبوو ئەو قسانەی کە کردی ئێستا نەوەیەک جیلێک پێ گەیشتووە ئەو نەوە نوێیە بەڕاستی دێت لە دین بگات لە ئاین بگات بەڕاستی وەک پێویست ئەوە یەک دووەم ئایا بۆ مەلای گەورە جێریتر بوو لە مەلایەکان کێک لە هۆیەکانی ئەوە بووکە لە لایەنی ئابوووریەوە خۆی دەژیان چاوەڕوانی دەستی خەڵک نەبوو جا بۆیە ئێستاش مەلایەکانی ئێستا تەبعاً هەمووی معاشیان هەیە و ئیشیان بەوە نەماوە جارێککە زەکات و سەرفترە وەربگرن ئەگەر ئیلا بەدەگمەن دەبینی مەلایەک ئەو شتانە بکات بۆیە خەڵکی ئێستامان مەلای ئێستامان بەڕاستی
گەشتبینیەکەم لەوە دێت کە لە ئێستا بەدواوە چاوەڕوانی دەستی خەڵک نین بۆیە هەر ئەوەندەمان دەوێت بزافێک دروستکەین تیاندا جا وەزارەتی ئەوقاف دەیکات وەزارەتی خوێندنی باڕا دەیکات بتوانێت ئەو بزافە ڕنگدانەوەی هەبێ لە تێگەشتنیان تێگەشتێکی نوێ بۆ ئاین ئەمەش ینی پێشنیازێکی زۆر باشە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد مەلا محەممەدەمین خوازم بێژ دەستی و ساغ بە ئێگە ئەف دروست کردێت تابلۆی هاانی ناویژی عینەکەی شیاوە ویای ناوی شیاو لە زۆرن بەس پڕ باش چێ کردی دەستی و ساغ بە سەر بێ تابلۆی خۆشک زۆر سپاس هەم لەگەڵ سەفقان و قیام ماندووبووی ئەمشەر لەگەڵ ئێمە سەرکەوتنی زۆر لە خۆشی زۆر سپاس بۆ جنابێت بەڕێز دکتۆر زۆر زۆر خۆشحاڵم اینجا بەو جۆ ساردە چیمان پێشەژەکەی گەرم شتی کام پێ بڵێم ئەم من یانی گنامەوێت کوردستان هەموویکە بس هەورامان کاکە ئێژی میشە جیاوەکەی زۆر خۆش وەلی ئەوانە هەموو سەردیانە ڕقیان بردوتە بە وەلی هەورامان یعنی چی کاکی یعنی چی شوێنی تو بە خۆی سەرما بۆ ئیش هیچ سەرما چیە کاک بەحسا چیت کردێ ڕۆژاواژێم لە حرام سەرما سەرما هەرجاک تو کە یەخت کرد أعوذ بالله ساقط شاكيت مدينة ما أزبيجد دەی سەفقان أبدأ بيجد بمحمد هات نعم سيدي نعم سيدي محمد هات الدنيا يجي عزمانا قول دبارة يا خدي نعم سيدي داي تمام الموضوع نعم سيدي الحمد لله نعم سيدي لا يشتري aman şişerine o bete dilim tevbirine
ئەی دەم خۆش کاکە سەفخانی بەڕێز حاضر سيدي نعم سيدي صفقان بۆم بێژم بزعل ما برا بيش بيت ئەو سەفقانە ئەوەی سەرمایە ئەوەی سەرمایە با پێمان بڵێن مۆزوعی نەسەیدی کازچە ئێمە چوون بۆ لای سەیدێکی گەورە بوو ینی سەیدێکی گەورە بوو ئێمە لەگەڵ چەندانە بەرادەرمان کاکی برا کاکە دار ئەوە گوێ بدەن ئێمە لەگەڵ چەندانە دۆستمان چوومە لای سەیدێکی گەورە کە سەیدێکی گەورە بوو چوون بۆ لای و ئەمانە جا زۆر ینی مەجلیسەکە زۆر گەرم بوو زۆر مەسەڵەن نەدەبووە هەموو قسانت بکردە زۆر مەسەڵەن شێوازێکی زۆر تایبەتی بوو جا ئەوە بە عەربی قسەی دەکرد سەیدەکە وتی کاکە ئێمە لەگەڵ عەشیرەیەک شەڕ هاتین لەگەڵ عەشیرەی شەڕ هاتین ئەوان حەملەیان ئەوان هێڕەشیان کردە لەسەر ئێمە زۆر لە ئێمەیان کوشت و نازانم چیان کرد و یەکێک لێ ئێمە بوو دۆستی ئێمە بوو گەرێکی و بزانانی گەرەێکی و پێ بڵێ ئەمنی عەربی ینی دەزانم وتی کاکە هێڕەشی کرد لەسەر ئێمە و ماڵی ئێمەی برد و قارەتی کرد و بردی وتی ئەلحەمدولله من بەس پیاوەکەی تەواشە منیە کرد جا وەختی چووم وتی ئەمن زۆر حەزم لە دەنگیتوە زۆر ڕێزی لە من کرد ئەوم دەستم کردە بە پێکەنی ئەوجا خۆزانین دەستکردن بۆ تێ ناتوانم بەری بگرم جا وتی کاکە هەر تەواشەی منی چی دەکرد ینی لەو ئەو هەموو خەڵکە بەس تەواشەی من دەکرد جا پیاوەکە کەوتی عەربی دەزاوتی ئەلحەمدولله بعد ئەو سەیدەکە تەواشەی منی ئەکرد ناڕەحەتەوە ئەیوت بۆ ئەوە پێ دەکەنی جا ئەوە ئەیوت نعم سەیدی نعم سەیدی ئەیوت لەوە لێگەڕ لەگەڵ مقسەم نعم سەیدی جا وتی کاکە ئێمەش هاتم تۆڵەمان کردو ئێمەش هێڕەشمان کردە لەسەر تایفەکەی ئەوان عەشیرەکەی ئەوان پارەم ینی هەرچی تۆڵی خۆمان کرد و ئەمەوتی ئەستەغفیرڵڵاه بۆ خاتی خوا بۆ لەم ناگەڕێ کاکە ئەمن ڕێک ڕاکێشا متریانی بە قورئان کاتی خواحافزی لەمە خواحافزی نەکرد وتی کاکە تۆ بڕۆ دەرەوە خواحافزی لەمە نەکرد بۆ دەبێ حەمد لە کاکە کاتی خواحافزی لەمە خواحافزی نەکرد يا أيود نعم سيدي لا أيود لقوا بقصة وقال لي قرروا نعم سيدي نعم سيدي وتبو خاتي خو ماشي نعم سيدي نعم سيدي حياة منت بكاكا أو روجك أو في هوا زور من عربيك مخندو جد الحسين زور لمن حزيك وتي كاكا من حز لو هنجا موكاتي خو حافظين لما خو حافظين ناكل كاكا برتو قصتها نعم سيدي نعم سيدي أوه صفقان ئەو منازەتات و گوتی تێکستێکێ بوو والله ئەو مەلەن لە عامودێ دەبێژن مەلەژ نفشێنهن شخوا نفشێنه نەگەلکی کەونە مەلێ نفشێنهژی بە کوردی دەبێژن ئانە کایستا لە ڕۆژاوای کوردستانی پڕ بەلاو بووی مولداو کوردی تەرقیناب کوردی يعني پێشوازی وەختا درە سەردانا مریەکی بە کوردی دەبێژن مەسەلەن سەرساغیر وان خوازن ئیج ئەڤژی دوی چارچۆڤەیە هانێت ئەم مەلە ئەڤ نەهچێکردن و ژەنەڤەیە باشە وەڵام مناجاتەکان بەردەوامە بەڕێزان عەزیزان دۆستان ئەحباب ڕەفیقان خزمەکان بۆمان بەڕێکەم ویدۆکەتان بە ژمارە تەلەفۆنی 2964 750 530 530 بۆمان بە ڕێگەی واتساپ تەلێگرام وایبر ئەوانە هەموویە کاکە بۆمان بەڕێکان بەخوا خەڵاتێکی زۆر باش یان ئیسا خەڵاتەکەی بڵێن بە حەقی قورئان هەمووتان یمشاو یەکسەر دەستەکەن بۆمان دەنێرن بەس بەڕاستی وایە ناتوانین خەڵاتەکەتان پێ بڵێن بەڕاستی وایە ئەنی خەڵاتەکە باوەڕکەن لە سەرمایە قسەمە بوونە کاکە من خەڵکیەوە معقول نییە زمان میگرێت کاکە بە قورئان خەڵاتەکە ئەوەندە لە ژیانی هێوە گرینگە لە ژیانی هونەریەوە ئەوەی کە بێتە ئەوڵ ها نەفەری ئەوڵە زۆر زۆر مهمە ئەگەر پێتان بڵێم هەم کاک پێیان هەندێک هزار دانەوی دۆمەم شۆ با تۆزێک ڕوونکردنەوە تۆزان ڕوونکردنەوەی ناڕاستە خۆم چەند هونەرمەند هەیە بە ئاواتەوەیە شتێکی لەم جۆرە بکات بەڵام بەڕاستی سوپرایزە ناتوانێت ناتوانین بڵێن بەڵام ئەڵێم چەند هونەرمەند هەیە بە ئاواتەوەیە بیکە بەس کاکە بینێرن کاکە ینی بە زمانی خۆش دەڵێن کاکە پرۆمۆکە دەڕێم و دەگەڕێمەوە
ئەگەر مناجاتیان مەداخی دەڵێن قصیدەین خۆی ئۆلی ڕووداوی ڕەبشین لە بەرنامەی پاشیوی ڕوودا و هەرشەو یەک کەس هەڵدەبژێرین لە داویا ڕەمەزانێژی یەک کەسی خەلات ویدۆکانی خۆتان بە ژمارە تەلیفۆنی 2964 750 530 307 یانژی بە ئیمێلا pashiv@rudaw.net را ژمارەڕێ چاوەڕوانتانین لە هێویاوەن. اینجا ئێستا لە بڕگەی خانمانی سەرکەوتوین ئەمڕۆ خاتونێکی دەزڕەنگیر میوانی ئێمەیە کە خەڵکی ڕۆژاوای کوردستانە اینجا سەفقان حەزەکەی تۆ بیرەسی تبخێری هاتی پێشەوەی کە سڵسام من پرسیارێکی مەیە بۆ هەموو خەڵکی ڕۆژاوە بابی هەواس نستەکەی کیجان باژاریتە عفرینی وڵاوێ کەم کەسە بابی حەوازە ناسێ عفرینی ئاش دەردۆرەیە ناش دەردۆرێ کیجان گوندێ گوردۆ تبخێری دەناوەکەشی بڵێ ئەرێ والله خاتونی ڕۆژ نیرۆژ عمر نیرۆژ عمر تبخێری نیرۆز جوان زۆر بەخێراتی يعني چی نیرۆز مژوان ڕگۆم گۆ ناوێ نیرۆژ لە عمودێتنێ لە ڕۆژاواتە نیرۆز نار نیرۆ گۆنا نیرۆز یعنی چی نەورۆز نۆڤروزە نیرۆز هەرێ لاو نیرۆز هێوەژی نیرۆز لە جەمە نیرۆزە بدەرێ نەورۆزە ئێمە دوێ نیرۆز اینجا ئەم خاتونە دوکانێکی شیرینی هەبووە بەڵام بەهۆی کۆرۆناوە بەداخەوە دوکانەکەی داخراوە بەڵام ئێستا ئەمشەویش لە بیری چووە بۆمان بینی پرسیارمان طبعا پێشەوەی دەست بکەین بە پرۆگرامەکە بە ستافەکەم وتم تەلەفۆنی بۆ بکەن بڵێ شیرینی بێرە لەگەڵ خۆی نازان بۆ تەلەفۆنیان بۆ نەکردی لەدانی لەسەرێ زانێ گەلی جەماعەتێ شیرانی کەی لە عفرینێ گەلک تشتی عفرینێ باشن و خۆشە نزانێ يعني زيت زيتون اشخاء او هيك ما نخوار كمين الجيان بجارة بيزل قال خوب يمشتر كاكا تو دلي كاكا من هذا حنقوينم هيا زيت ما حيش ما ندري والله شو كافي بس هو زي ميري بري مشتر بين بس هو زي ميري بري انا يعني شيرانيك برخوش العفرينه هي هناري باسوتي از باورناكم هنار وكوان هي للدنيا هيدي يعني منافسه هناري هلا بجدك ابدا قال لك يخوشن يعني هنا لك ولا منافستك ابدا باسي هنار لك يا باسي هنار لك هناري هورا ما يكا زورت تشتي باش هنار لك هناري هورا ما يكا وكاك اجا تشتي حري جدا وحري باش عفرينه دي خلكي وين وملتي وين خلك نيولو نرمن قصه خوشن مروف حزن تروكي هر عفرينه خلكك حزب كما قلنا من رئيس كتاب تروكي هر عفرينه وهر شوار باشا دكتور براسي وك المانيا شيرنيه صفقه وك المانيا او شيرنيه تو عفرين تشاي برزن هرز زور برزة تكبروك هذا لا متنا الجزيرة القرآن أبروك هاك بقرآن هاك برا كاكسي بانتو يصير شاهدي أبروك هاك صفقان بخوا وتي للرجوة هيك يا مانية جواب بشي باشا إذا جماعة نتانيش بيوانا كبطاطي بناسين زانم أو شيرنيتو وتد مشهورة لعفرين أم خاتونا نيروز درستي دكا دكتور براسي خاتونا كم يعني إيش كاين لنا ساندو جاري آخر ئەنج دوکانێکی هەبوو دوکانەکەی بە بۆنەی کۆرۆنا داخرا بەداخەوە دوای ئەوە کۆڵی نەداوە ئەنج بە دلیڤەری ئێستا لە ماڵەوە شیرنەکان دروستەکە و بە دلیڤەری هەر کەسێک بێوێت لە ڕێگەی پیجەکەیەوە دەتوانێت داوای بکە و بیگەنە دەستی خەڵک ئەنجە ئەوە ئێوە لە سەر قسەی خۆمان کەوتین بە سەرمایە خۆمان گەرمەکەینەوە ئەنجە تۆ بەخێر بیت باسێکی پرۆژەکەتمان بۆ بکە باسێکی شیرنەکانتمان بۆ بکە چۆن دەست کرد بە ئەو دوکانە چۆن بوو دوای داخستنیشی هێشتا کۆڵت نەداو بە دلیڤەری هێشتا بەردەوامی از بري لسوريا قالك كيف عم يجردهات يعني من برجع حذكر از المولد شغلي ديكي معاجز بياخذ ديكي من دردكات دتشي از جدو من دمولدو تشيدكر همي كتشكاوايا همي از نتشيدكر ويعني من حذكر جا كيك وبتيفور من قالك جي حذكر ديكي من دردكات نتشيدكر من شكري نقي ورد مدخستي اجر من ارضنا دخستي من الشا دخستي حمر وجيت تشتقدر دكات واز متابع بهم تمي از متابعي شيف رمزي بيم شيف انطوان بوم بس شهر ساعات لبر التلفزيون بوم يوتيوب اسخو يوتيوب يوتيوب تنابو او كاتنابو في 10,000 بيج 10,000 شهر يعني زوده يعني انها شيريني روجافا اللي تشيدكي از حميت اشتيشادك من البدايه هري خوش شان صار له اللي رجناه في نوصل وهندك
تشهد كانات اسمو هوليري هوليري اسمو هوليري هوليري دزاني سبكي بخوي يعني دتواني قسب كي بهوليري شي بوني منا زور باش شي فيربوي بهوليري لو يعني خفتن يعني لو كوي بلي زانم كوي باشي كوي باشي تستوزش ما في بلا خبزايت شي فيربوي بهوليري خسر ايه سبب من بري يعني شي ده حزك كان لدى كما تبقى بهوليري والله مداتو ئەوەندەی تۆ ینی ئەزمونت هەیە چەند ساڵ خەریکی ئەم کارەی تۆ بۆ خۆت شیرینیەکی تایبەت ینی دروست کردووە بۆی کەوا بڵێن ئەمە هی نیرۆزە ئەمە ئیبداعی ئەوە دەست پێشخەری ئەوە ئێستا لە هەولێرێ نازانم بە هەولێری بەکیفی خۆت ئێستا نازانم کێکی فریدی هەیە لە هەولێری من یەکەم کەس من ینی چاکرد فریدی کەسم کێک و برێک بعربي من اسرائيل لبر مشتري من حمو عربا للاسف يعني انا كردي بخون انا ان شاء الله هزكي او شيرني كزور لهولير يان خلق ليره داواي دكت زوريكا شي يعني اني او شيرني هاي بالمازي خلق خوازن قلب كي جاني رغبه لسرچه هي يعني رغبات لسر كيكي منها لهم يوم بنو بانكتر كاما كيشوانا تراميسو ترالیچا كيك لا همو بنو بانكتر شي ناوي كيكك لا همو يوم بنو بانكتر خلقي حظي اللي بكا الناس تلبك كاكاو بي لناوي مثلا اجر كيكي سبيبي لناوي ميوا بي اجر كيكي رش بي كاكاو بي لناوي فستق بي خلطي هذا يا خوش زور حزل زياره مزيانه طلب لسر هي تروشتين تشاو بلى يعني الحمد لله يا كم جار متوقع نكر وابي من زور من شغلي يعني الفيدا من زور يشكر الليره از جي دار كاتم لايش دار كاتم لمال يا كم جار من دروستي كر متوقع هناك بمن اوهابي يعني از مانديبي مزور مانديبهم اجرت الجيكي ايش بكي أبي شوينكي صاحبي شوينكي يعني باش بينا باش بي طورادة بي زور ماندية أم دار كاتم ولا مالي مش يشكر زور باشا وفقي خلق بتلفوني تخوازن من يكم جار من الجروبي كاتشان سوريات عراقيات حمو من اسراء من لما لقي شيء للروجان كان يعني كان اوردر دنيري حسب يعني مثلا روجين بين شمال وجمعان لرمضان لرمضاني بس لكوليتشايا لمعروكه اسمها سوري هي ولجداني شيء بلى نزان من ايش لا بس نوكي كوليتشي شو صفقاني وش كوليتشي معناها ايه حسكي وقامش له شو بيجد نوكي كوليتشي حسكي وقامش شلو ايوه شلونه لا قصامن انها اما جواز ايوه جواز ايوه انا نوك ايوه كوليتشي ايوه انا وكي يصمون ايوه شو كوليتشي ايما بلا نقف شيء هرباس شوال بلا بيجي فراسي افر بس هجوم بلا شوال بيجي نا كل شيء وانا بس انسان مشيكم لاني براستي يعني تهاري لانه قامش له اجر كي هاري قامش لازم كل شيء يجمر بينا براستي دكتور زعم شلو كل شيء خذا في اخوتك قزناك الدحل ده بيمرو فاهم اولش تسجيل كذا بس كل جنك يعني بخوالك كرماشان نان برنجيك هيا القران لك كرماشان نان برنجيك هيا بخواك هاكيك هيا نان خرمايك هيا لتهواوي عالميك بزاني كليتي وان دكتور كرديانا بكرماشان بخوال سليماني يجزو هي جزو سليماني الله يلقمه كليتي يا وتوانا اما بسميت شيدكن بسميت براسي سميت زور خوشه تعمي كريم بله بسميد وارض ايوه بسميت شاناكن ايوه جي بسميده بس تعمي ايما جواز لايوه والله من زور حزم لترالي والله ضاس يفهم مشتاق يشبهني من اول حزم لترالي هو دبيجس جيتكم درستكم حزم لترالي والله يا كبروش كاك بهم هات يك كوبي نواني ببرنامجك يكسر وتيتي من هوايات مترالي لا يا كم جار متشاكر لو بياوت قلتي اوا تري لي تشاي بعمل قلتي تخوا اوا تشي تري لي تشاي الا ما كعك هيا
كعكه سوري او بتشاي دخون بمن قلت الشيري تي خسر نفس عين او تعبان باشا او سبشتر تشيك مشتر بين باشا نیرۆز هەن باس باسی بکە باس باسی ناتەوێت جارێکی تر با بڵێن شوێنێکی تایبەت بە خۆت بکەی وەک پێش کۆڕۆنا ڕۆژت نییە؟ بله ان شاء الله تشادكم اجرنا لي ربي لسوريا بالتاكيد تشادكم من اشياء خوهرنا العفرين ان شاء الله العفرين ان شاء الله يا رب باشە هەر خۆت بەتەنیا کارەکانتەکە یان ان شاء الله تشادكم من اشياء خوهرنا فروت تۆ بەس تو بتنی کار دکەی لە ماڵێ یاخود لا کەسی دی زاروكي من هەرکارێت بياوي من لقال من يعني او حمو كارمند ماڵەکەی کردەوەتە کۆمپانیا دروستکردنی شیرنەمەنی پروژەیەک ئابووری ماڵباتیە بۆ تو زەحمەت نییە لەلایەک منداڵ و من دالي من جورنا وإستا من بي بياوي خو ناتوانم إشي بكم بي كوري خو ناتوانم إشي بكم إستا كتشم خوين كريني مالي كرم مساعدي يعني أشيائي مثلا من كيكي هينا كوري من أشيائي لنو لسرت زين تشيدكي أو جواني كوري بياوي من دايدني لسرها إيران فيلمك ها بخوا فيلمك ها وازیان لەبینە پێم ئەمەم قسەکانمان والله یعنی بۆ تۆ لە ماڵێ هاوسێرت منداڵەکانت هاوکاری تۆ نەکارەکەت بۆ قورستر بووبی لێرە تۆ چ قسەت بۆ ئەو خانمانە هەیە کە ڕەنگە هاوسەرەکانیان ئاوا هاوکاری خێزانەکانیان نەکەن بۆ کارکردن و سەرکەوتن لە پرۆژەکانیان براسي فعم ناكر شو هلا بيجي هوليري يعني تو چ دبێژی بوان زەڵامێت کە هاریکاریە ژنکەی خۆ ناکەن دەبێت چیش زلامار دەبێت ئێگ ئالیکاریە ژنێ خۆ ناکەن و یعنی او وش شري بري چی بوو؟ او فكري بري نمي يعني او فكري بري والله از زلامم واز كاريج ما لا ناكم افتشي يعني نبك بري يعني افنت تشت ام بيش دارنا شن دارن راست بري هاتي قهرت استشكي ستيب بيرسون مالا والعفرين انا كستيد هي كيتي دي تشاوي اري مالي ما حموتي دارن هم بوارد اخذهم تليفون يشلو هي بابي من هرقو از درنا كافم يعني از الفرب مرم يا از بابي تلويدري سلامتي جيرت خوازن سلامتي از بي نحسال از منادتي وحلم از ببينم براستي ان شاء الله والعفرين بينا مر شيرانيا والعفرين يدخل ان شاء الله ان شاء الله عفرين جيد ازبط ان شاء الله يا رب يعني اجر رزق از وريفر ازهر من المشكله تو دورات التدريبي خلت راهنانه بو كشكا جنكا واتكي تشوا وانا علميني تشوا فيري شيريني درس كردن بن از قلك بفكر من از دوراتها تشيكم بس نانوكا يعني هنكي وضعي من جبيبها السرببي از نها مثلا از شغلي خب باش تشيكم جي خب فرابكم تبنيت بك دكان از دكانك تشيكم يان دوراتي تعليمي يان دكانك شيريني تعليمات شيرانيه باشا والله دكانك انا وعد بي ام بي اول تراليتي ام بخير براس كنت تخاصش تدبي ما بفيربك ما بعلمي كتشن قالك انا دبين يان سر يوتيوب تشيكا يان يعني قناتك اوي تشيكا يوتيوب بو هاریکاریه کچکو ژنکێ دی خاصة ئەوێت ڕۆژ ئاوا احتیمالە پێت وی زێدەتر بووە بێت شتێ هەبی و تو هاریکاریاوان هەبکەی هزرا تو چییە چاوا دی هاریکاریاوان ئەوە منداڵی تۆیە؟ ئەی بۆ نایت وەرە كراكم وەرە دێکی خۆت وديت ماشاء الله کوڕە جوانت چۆن نایە دابنیشێ بس هذا اللي بو منك كرسي فيها کورسەکە لەوێ وڵە پرسیالە تۆکی بزین وەرە لای منەوە دانیشە کات پێیان ورا اللي دايك زانین چ شیرینێکی دایکە خۆشە مایکەکەی پێ بدە کۆ مایکەکە مایکەکەی خۆت پێیان خودیش تربیه بەڕاستی کەش و هەوا زۆر ساردە لەم لا زۆپایەکیان پێ کردووە لەو زۆپایەکە باشە هەر ئێمە دەرهێنەر بۆ زۆپایە بۆ ئێمەش نایەن ناوێتە چییە؟ تو بخێر هاتی؟ ڕێزان؟ ڕێزان چەند ساڵتە؟ 12 تعفرین دیتبوو تێبیرە تعفرین؟ نایبیراتە بچووچک بۆ چاغێ؟ تتخوازە ڕافرینێ تو ببینە چما؟ حەزی لە هەولێرە خير ماما تناخذ هاري حرب هەینە؟ ان شاء الله حرب نەبینێ و ئەی هەولێر چاوایە خۆشە؟ ئێ باشە ئەو شیانی دایکت چاتکە چێتکە ڕاستە؟
ئەو تشتێک دیاتە چێت ئەو تشتێ دایکە دیاتە. چێتکە دیاتە چیاتە دیاتە دیاتە چێتکە خۆشن توژی هەستکەی کیشوانە حەشکی ڕۆژی چەند قل دەخۆی ناخۆی بوو وڵا یەکێک دایکی ئەوە شیرینی خۆشی بۆ دروستکات چۆن نایخوا دالی دیا خۆتکە دەتخوا تەرجمە دەی کاک یارمەتی من دەدەی تچتکە علی چتکە چتکە هێلکە دەشکێنی کرێما چێتکە ئافرین ئیسلاما ئەشێر ئیسلاما ڕێزان ئەها کوڕی ماڵەوەیە ئەرێ والله ئەرێ والله خوا دەیشەڵا خوا تەمەندریژی خۆدیش تەربێت ئینشاءالله تتخوینە ڕێزان لەبێ دەتخوینە سەفا چەندایە پاشەشا خوێندنگە هەولێرا خۆشە حەڤاڵێتە هەن هەولێری چۆن مەدرسێ تو گەلوانە یاریاتکەی تدلیزی بوانە لیزی یاری لیستنە زۆر زۆر سپاس بۆ جنابەت خۆشکی ڕەمەضانە زۆر زۆر سپاس بۆ جنابەت زۆر سپاس زۆر بەخێر بێن زۆر بەخێراتوو بێن خانەوادەکەتان بەلێ زۆر زۆر سپاس کە میوانی ئەمە بووی ئەرێ والله زۆر زۆر خوشحاڵ بووین هەبین والعافرین لێبین ئینشاءالله عافرینی ئامین ئازاد یا بخێر رب. بخێر ئێستا ئەمانی پێک بچین دکتۆر بەڕاستی سوۆشڵ میدیا بۆ بە شوێنێکی زۆر باش بۆ ئەو نوێ ماڵانە یاخود ئەو خانمانەی کە تازە ژیانی هاوژینی پێکێنن زۆر زۆر لەو پەیجانە هەن کە خانمان فێری خواردن دەکەن ئیتر شیرینی بێ هەر جۆرە خواردنێک بێ بەڕاستی سوۆشڵ میدیا بێژگەلەوەکە خەڵک باسی دەکات بەڵام سوودی زۆر زۆریشی هەیە ئەویش لە ڕووی دروستکردنی خواردنەوە کە من ڕۆژانە خۆم لە نێو سوۆشڵ میدیای خۆم چەندین پەیجە بینم کە چەندین خانمی کوردن بە بەردەوامی بە دەنگ و ڕەنگەوە خواردن دروست دەکەن و پیشانی خەڵکی دەدەن دووبارە دەستی تۆش خۆش بێ خاتونی ڕۆژ بخواز ئەس بخوازم تشتێکی ژم تە چلۆ زێ بخوازم سەر فەیسبووکێ یان ئینستاگرام چێ بێژی من فەیسبووک یان ئینستاگرام پێیجیوی هەیە ناوێ چییە کێک ئەو برێک كيك وبريك بعربي نوستي يعني كيك واستراحة كيك وبريك وجوار دركب احلى كلك سباس بوتا زور زور بخير تجي بخير بس تصابر ربي بزور سباس سرسري يا استاذ عبارة زمان شيري كرد تماني برويت لا او زوبا وشتك ما فيش ليش اوي ديسان بليم بروم قراني بو خاطري خوا ويدوكتها بريكهم بومان يعني لو بيش برقيا لو بيش برقيا هي ويش باشداري كان دولمند ببوا بامي عزيزي للرانجي دلسوزية وقرآن يعني دلسوزي ايوه درفتي شي زيارينتان هي لرودا وبو اوي كوا او درفته ايوه بدسيلينين لبروا بامي عزيزي اوندا بحماسة بقرنجيوه من حظة كم او سبكي موسيقى عرفاني رانا وستي بردوام ببرو بيش بروا امن ناتوان يعني بمن بوتيانا النابي بليد او يعني خلطك بلام قرنجا زور زور مهمة زور قرنجا كاكا هنك هنرمندي براسي بآوات وشتكي لو جوري هبه انت لو آسان كاكا بينين كاكا بينين بس بينين انت تو يستشي ما بيش إلا لا أوصل والله الرمبو هورامان يلا بس جلي منه كردي عفريني بس بو عالم بزاني بقى بجلي كردي كي جان قبلته بجلي عفريني بقى صلاة بو خلقي بشرفي عفرين اري والله صلاة بو هموتان ريزو سلاو ريزو سلاو ريزو سلاو من هي وبو هورامان جزان تسمع اري والله هورامان جايسة بخيرات وعزيزك يوم خلذرك يوم واخذل بود بمرم يوم والرجك امام احشر عزيز يوم ودامنك ود بقرم يوم رجك امام احشر اي هوار دامنك ود بقرم يوم
نجاورا أي هواور فصلي فايزا يا الله توعينا نجاورا عزيزا ويوم فصلي فايزا تواجون كجزار جاي أي هواور مردي عزيزا چونك گزار جاي أي هواور پیری عزيزا توارشت رشمو نام وشمو واختل بود بمرم روجك إمام حشر أي هواور دوما كود بقرم روجك إمام حشر أي هواور دوما كود بقرم وشوال خلوة البوان ضلبي أغي يا رل ضلبي أغي يا رل شوال خلوة البوان ضلبي أغي يا رل ضلبي أغي يا رل عالم قلوة البوان دوس خبري دار اللي دوس خبري دار الله عالم قلوة البوان دوس خبري دار الله دوس خبري دار الله ويكلي بوسوا شونالين وشن فوان ولا يدو سوا ولا يدو سوا شونالين وشن فوان ولا يدو سوا ولا يدو سوا شوال خلوات الفوان ملبي أغي يا رل ملبي أغي يا رل عالم قدوة الفوان دوس خبري دار دوس خبري دار كل خاتي باوان شرخي قردونا هنا كل خاتي باوان شرخي قردونا ورنا من البيت وباوان قرار جونا قرار جونا ورنا من البيت وباوان قرار جونا قرار جونا شوانا خلوات الباوان قلبي أغي يا رل قلبي أغي يا رل عالم قدوة البوان دوس خبري دار دوس خبري دار جني بلبلان أم بيداخي البوان بلبل بي قولان بلبل بي قولان أم بيداخي البوان بلبل بي
هاي ساعات خوش دەست و چاوتان خۆش بەیامی عزیزی گروپی میوزیک و سەفخانیش کە هاوکاری کردن میوانی بەڕێزێک دەستان خۆش بی باشی قوربان بەخێراتی قوربان پێم میوانە شکەشمان هەیە بەخێراتی باوکەکە میوانێکی تریشمانەیە دوو میوانی تایبەتمان هەن لەسەر بابەتێکی گرنگ قسە دەکەین کە پێم وایە بەو کۆتاییانە بە تایبەتتر لە کوردستان جێی ئیهتیمام و گرنگی پێدانی خەڵکە هەردوو بەڕێزان کەریم فەتحی شینە مەخموری زۆر زۆر بەخێر بێن بۆ ستۆدیۆی پرۆگرامی باشیف ئەمە چ جۆرە تەیرێکە ئەوە بازە ئەم پرۆگرامە دکتۆر پڕ بە دڵی منە لەبەرەوەی من هیوایەتم بەخێوکردنی باڵندەیە ینی ئەوە حەو ساڵە من باڵندە بەخێو دەکەم و حەوت جۆری باڵندەم هەیە لە ماڵەوە بەڕاستی باسی ئەو باڵندەکە نەدوزراوە نا ئەجا تخوا باڵندێکیش من بووە تازە دوڕێیەکە دوڕێکی شینە اینجا جوان جوان ماڵی بوو و قسەی ئەکرد بەڕاستی لێ من بووە ئەوە دنیای بە دوای گەڕاو نەمدۆزیێتەوە هەتا ئێستا دڕە دخواها باشە باسی ئەمە بکەین ئەمە شێوازی بەخێوکردنی قورس نییە؟ ناوەڵڵا زەوقەوە بەزی وایەتە لەکوێتان دەیهینێن چۆن شوێنێکی ساردی دەوێ گەرمی دەوێت چۆنە کۆچەرە ئەوە بخۆی دێتن ماجینەوە دێتن بەێ ئەو بەخێوکردنی گوتت ئاسانە شوێنێکی گەرم ساردیان هەر شوێنێک بێ ئاساییە شوێنێکی ئەتیادی بی ئەوها گەرم لێ بێ زۆر کیژان دەمساڵێت هون درن نیچیراوان کیژان دەمساڵ هاوینە زستان کاتێک دەستنا بۆی ینی ئێوە دەیکڕێن یان ناوەڵایی دەیگرینە مە مامۆستاژە مانگینۆ دێتن لەسەر چاوتان مانگینۆ فەقیر دەبیەوە ئێ من دەبی خۆی ناوێ خۆی داوێتن باش بازی کوردستان دەرەجەیەکن ئەف دەرەجەیەکن لە دنیا بازی کوردستان نیە ئەوە چ ناوی چییە ناوی ئەو بازی چییە سەقەرەوە خۆی بە کوردی هەڵۆیە هەڵۆ هەڵۆیە بە کوردی هەڵۆ ئێوە لە کێیەوە دەستام داوەتە بم کارە لە مێژە مامۆستاوە چەند لە مێژە من وەڵای 35 ساڵ دەبێ من یەکەم جارکە بەلێ گرتم چ بوو لە بۆ مام بجێڕەوە لە چێ بوو کۆ بوو شاینەکەم گرت لە دەشتی پیواز دەربەندی خان بەێ کاتێکم جۆرە باڵندێت زۆر پێخۆشە کەیفت بەچی دێ باس ئاشاینی شەیە باشە شاهین ئاە شەرتێک باشە چی درێژبوونە گرسبوون بە قیاسە ئەوە قیاسی باش چییە کوردستان قیاسی حەزدە ئینزونی و بیبتە حەبدە ئەوها لەو قیاسی کاکشینە چەند زۆری باڵندە ئێوە هەمووی لە مانجینۆ دەیکان یان کاتی تری نانا لە مانجینۆ خۆی ڕاوەکە کوتێرەکە کۆز دەکات دێتن نۆبەندی قەیمە کە بەڵێن ڕاوچەکان دەیگرن ئەمن دەیکڕمەوە بە شخصی خۆ زۆر مەرەخمە تیرم هەبی بێ تێر ناتوانم هیوایەتمە مانجینۆ هەتا مانجی دوو ئەمە ئەوەی دەکەین مانجی دوو کە ڕاوی دەکەین مەڵام فێرە تەدریبی دەدەن دەیبێنە دەش دەگە خۆمان دەچینە ئاقار دەچینە خوار کەوی دەکەین بەدە ڕۆژێک کەوی دەکەم بەدە ڕۆژ تەیری مرێن ئەوانەی کە دەیکڕم تەیرێکیان بەس ئەم باس شاهین تەیرەکانی ترچین تێرەکانرا ینی بابڵین دەگمەنن و ناوازن دەگمەن وڵی لاوازە تەیریمە ئەوانە کە دەیگری بازە ینی دەگمەن ئەوانە دێن دەگمەنکانی تەیری واردە قەتەیە ڕشوێلەیە ئەوانەیە دەگمەنن دێن لە دەوڵەتەکان گاپەل دێ مەسەڵەن لە دەوڵەتەکان کە دێتە لایمە عبارە خاصن عبارە ماکاو و کۆکات و ئەوانە بەرێ ماکاو ناتێرە عبارە دێتە لایمە عبارە ئەو تێرە لێرە نییەوانە نییە کەویش دێ کەو لە ئێران کە دێتە خوارێ پێ بە پێبەچیەکان دێتە هەتا سەفین دێت توانێت هەتا سەفینەیە کەوی ئێران کە کۆز دەکەم مانجینۆ بە فردەباری سار دەبی دێتە لایمە کە مانجی سێدا هاشبات داهات دەکشێتەوە عینستە سەرەوە باشە ئەنجە باسێکی ئەمە بۆ بکەن بزانم ئەمە تەمەنی چەندە خۆی
ئەوە ئەمری هێشتا نەبیتە سارک ئەنجامێک کەسی ئەڵلقەکەی قاچەکە ئەوڵم ئەڵلقەی لە پیانی ئەوزام خۆتا ئەڵلقەی ناکەنە قاچی نا لە کوردستانی من هەم بوو لە ئیمارەت لەمهات مرد تقریبا 15 ڕۆژێک دەبی مردیە عینەوالە دەوازین لە شەریکەی لە تەعنون لۆم هات تقریبا 15 ڕۆژێک دەبی مرد تووشی جەڵتا بوو ئەفانە بەچەندی وەکویتێ بەپەرە بەپارە هەیە بە دەفتەر هەیە بە دوو دەفتەر شەر نییە گرانترینیان بە چەندە بەڵڵا هەتا دەڕواتن هەتا 25 دەفتەر دەڕۆ خەیاڵێ با مۆڵە خەیاڵی چۆنە ینی ئەوەی ئەوە سپیە تەیری سپی ڕووسی ئەفدە ئنجونی بە ئەفدەونی و ئەو تێرەیە چیلوەیەک و 150 غرامە ئەو تێرەیە هەتا 25 دەفتەر زیاتریش دەڕوە ئەوە تێرەکە دەکڕنەوە ینی لە بۆ جوانی خەڵک دەیکڕیلەوە جوانی باسی ئەومانە کرد پێتان نەڵم تەمەنی چەنە ئەوە سارە کەمترا ساڵێک کەمترا بەڵێ ئێشتا نەگەیشتە چۆن بە خێویەکەن چی ئەدەنێ ئەمە ڕۆژانە گۆشتی دەدەین ئەوجا گۆشت ئایا کۆتری دەدەین لەسەر بڕم دەیدەمێ گۆشتی ئایوانی دەدەمێ مەڵەن گۆشتی زۆر نوعاتێری دەدەینە کە ڤیتامینی تێدا هەموو گۆشت دەدەین کە ڤیتامینی لەبەرەوە تێرا پەردەگۆڕێتوانێت بفرێ ئەگەر بۆ منە لێتان بفرە چای بکەین و لێتان بفرە دێتەوە بۆلاتان بەڵێ گاسی دەکەم یەکسەر دێتەوە ناوی عەزامەوە ئەتوانی ئێستا بیفرێنی بان بۆی ئێستاکە بۆ شەوەی کە لە بڕۆنیە لە مانجی 12ەوە ئەو تێرە جێخۆی هەیە لە 15 لە جێ خۆمدا نایار کە پەری بگۆڕی ئەمە وازمەلۆ تێرەهینا لە جێ خۆی دادنێمەوە باشە کاکەریم کام جۆری ئەو تەیر و توارانە دەتوانی خۆماڵیان بکەی بەڕاهێنان هەمویان یان هەندێک جۆری تایبەت سەنعاتی ما شاهێن و بازە بەس ئەمە ئابلەیە ئەوانە بەخێو دەکەین ڕاویان دەکەین شارەکەی یاری من چەندە بەنازە چاوی شیرینی وەک شاهێن و بازە ئەدی لە چیەوە دیارە چاوی زۆر بەهێزە یان جوانە چاوەکی هەیە ماشەڵڵا ڕەش خەبان و با ئەگەر هاوکاران دەتوانم بیکەمەوە دەتوانی باڵێ لە سەدەستی خۆمەڵعانتانم وەرگرمەوە بیکەمەوە گاسیکەم گاسشم دەکاتەوە دەنگ گاسەکاتەوە دەنگ بۆ ئەوە نەکەی چاویشی زۆر بەقەوەتە لە 3 کیلۆمەتری نییە لەو عەرزی هەموو شتێک دەبینی بەس بزیلێتەوە باشە تایبەتمەندی و هەڵسوکەوتی چۆن چکە هەموو جۆرە باڵندەیەک تایبەتمەندێکی خۆی هەیە چ شتێکی سیرتان لەم بینیوە هەڵ چ شتێکی سەیری هەیە بە تایبەتی ئەو تێرە سیرەکەی لەوەیە ئەتو کە کەویت کرد سعیبی خۆی دەناسی کە ئەو تێرە کە بەشەرەکە بەخێوی کرد هەر بەخێوە کە سعیبی بەخێوی کرد دەنجی دەناسی لە کات یعنی مەسەڵەن شەوە تێرەکە گاسیکە جێشی تاریبی دەناسی ئەگەر مەسەڵەن جەنابەت گاسیکە شێوازەشکەیە نایەتن بۆ تو زۆر ئەوە تێرەکی هاتە بڵێ ئاقرە بە دەڕۆژکەوی دەبی هیچ تێرەك نییە باڵندا وەکو گۆشتخۆر باڵندەی گۆشتخۆر بتوانی وەکو شاهێن و بەس کەویکەی بە دەڕۆژ بێت سار باش ئەمە قەت عەزەتی یاوەندەن و کوشتی لێگرتوون بەرێ جارەوە بە مەسەڵەن لە تەنیشتە خۆت دادێت لە سیارەی تەمەناو تێرەیە ڕاو دەکە ینی خشەی قەڵبت دێ وە دەزانی ینی نێچیرە دەستی گرتیمە نەمتوانە لە دەستی خۆ میکەمەوە لایەک دەستی گرتیمە لایەک کوشینەکەی سیارەکەمی گرتووە ئەگەر ئەوە بکە کوری دەکا تەلەفۆنم کردووە لۆ خارم گوتم بەرن سەکراوەکەی لەسەری لادەن کە بزانی نێچیریت دەستی منە یەکسەر سەکراوەکەی سەری کردەوە یادیان بەخێر ماینە بەس نەخۆشن ئێستاکەی چە لە خەستخانەیە پێم پێکەنی گوتی خوارزە ئەگەر نەیکەمەوە چ دەکەی گوتم وڵاتی یەکەم هەر ئەوەندەیە برینداری دەکە کونیەکە کراوەکەی لادا تەماشای کرد کە گردبوومی مامۆستا تەمان کە دەستە سە گێڕەکەی بوو لەولای کوشنەکەی گرد بوو هەرچی لێ دەکەی ئەو پەنجانەی لێک ناکاتەوە کراوەکەش ئەگەر بە دوو دەستی نەبییان لەگەر ئەوەی نەبی ناتوانانی کراوەکەی لێکەوە ئەوە هەموو کەسی دەبێت کەسێک پێویستی ینی ئاگاداری بی بزانین چۆن مامەڵی لەگەڵ دەکەوت تەبان دەبێت ئەوە ئاگاداری بی لە خواردن لە خزمەتکردن لە قسەکردن کات و ساتی هەیە هەرموو کاتێک ناتوانانی ئەو تێرەڵان وەختی هێلکە فەرخەیتی بزانە ئێستا کە ئەو تێرە دەبی پێویستی بە جێ خۆیتی کە بەری دەی لەوانەیە دەڕوا فکرشکەی هەیە ئەو تێرە بەجید دێلی لەوانەیە بیوێ فەرخەی بکە تەداوز بکە دەڕوا دەست دەڕواتەوە بەڵام ئەو تێرێکە کەوی دەکەی ئەوە قوربان سوالێک ئەوە عەسەبی نابێ ئەوە لەسەر چاوی داناوە مرتاح تۆڕە نابی کاتێک تۆڕە دەبی نێچیری دەبینی بەری نەدەی دەبی بەری بدەی دەبی بەری دەهینە لێ تۆڕە دەبی
دقیژێنی دەری بەرمدا دەسمە و نێچری ینی قسە زمانەکەی دەگەین دێتەوە ئەگەر بچین یەکسەر دێتەوە هەموو ینی تەدیبکە وایە کە گاسی دەکەم یەکسەر دێتەوە سیارەی دەڕۆم چەندی سیارە لە زادەی بڕۆ لە دوم نابیتەوە لەگە سیارە دەڕۆ دێ لە سەرێنەوەکەی دەنیش تەسویریشم هەیە بە تەسویر لە پێشبڕکێ جیهانی جێم عرەزەیوان هەنهون بەرێ هەیتمان لە دەرێ هەیتمان لە ئەوسا لە ڕەبیعەر داینا بەڵام ئەمن نەچووم لە کوێت هەیتمان لە سعودیا لاوەی دەوڵەت خەلیجەکان هەموو هەیە لە کوردستان ئەمە هەیە نییە نابەرەوەی مەمنوعە ناتوانینەوە ینی پێشانگان نەکڕاوکردن پێشنگان نییە لەبەرەوەی ڕاوەکە ممنوع پێشنگای کار ممنوع ئێستاکە لە سەیتەکان ببینن دەرەوە سەیرە ممنوعە ڕاو ناکەن خەڵک لێرن ڕاو ناکەن بابا دەکە عالم دەکە هیچ بکە دەیکە دەیکەن کێ نەوانێ ڕاوەکەن لە کوردستان زۆر خەڵک مەجموعەکەن یەک لەوانە منم منداڵەکانم هەموو دەکەن ئەمن چ ڕاو دەکەن شاین و باز بەس باشە بەڵام ڕاوکردنی ئەمانە زۆر نایاساییە بەڵام بە پێی یاساییە کەریم سەبەبی بەڕێز کەریم فەتحی بە پێی یاسای ژمارە 8 بەس بڵێم یاسای ژمارە 8 ساڵی 2008 ئەمانە سزایان لەسرە بۆ نمونە ئەمە سزای 10 ملیۆنی لەسرە تەواو ئەمە بۆ پاراستنی ژینگەی کوردستانە بۆ پاراستنی جوانی ژینگەی کوردستانە لەبەرەوە بە پێی یاسا ڕاوکردنی ئەم جۆرە ئەمانە بە تایبەت و هەموو جۆر ڕاوکردنی قەدەغەیە تەنیا هەندێک شتی تایبەت نەبی ئەویش لە حاڵەتی دیاری کراوە وایە زۆر زۆر کێسە خۆت حەزەکە بوو 10 ملیۆنەکە بزانە ئەو تێدا لە کوردستان نییە ئەسڵەن سامانی کوردستانیش نییە ئەوە بەس کە هاتە کوردستان کە هاتە کوردستان دەگەڕێتەوە دەڕاتن نابی بۆ سامانی کوردستانەوە بەڵام ئەوەندەی کە لێرەیە ژینگەی کوردستان و کەش و هەوای کوردستانە ئەی ئەوانی تر کۆتری دەخوا زۆری دیکەی ڕاو هەیە دەکاتەوە دوای دەگەڕێتەوە زۆری دیکەی ڕاو هەیە ینی ئەوانی تر باڵندەی دیکە ڕاو دەکەن ناکەین ئەمە نایکە بێستفادەیە بەڵێ بڵێ خەڵکە ڕاستکە هەیە تاژیر هەیە بڵا ڕاتاژیر ڕاوەتاژی دەکەن خەڵک هەیە ڕاوەڕەشوێرە دەکە ڕاوەقەتی دەکە کەسێک بە پێوەندی خۆی بەڵام ئەمە ڕاوی ئەو باڵندە بازێک کە مەسەڵەن دەیکەین ئەو تێرەیە لە کوردستانی خۆمان نامێنێتەوە کۆچبەرە ئەمڕۆ لێرە سبنێر دەستە دەشتی برێن دەڕوا دەستا ئەویجا دەستە درۆ زۆر دەڕوە چەند کیلۆمەتر دەڕوە لەوانەیە ئەگە بڕواتن بە ساعاتێکی بە ساعاتێکی 150 کیلۆمەتر دەڕوە دەڕوە زیاد دەڕوە ئەوە لە نێچیری لە 10 کیلۆمەتر یان 10 کیلۆمەتر لە برندایی لەوە مشک بە قەدرای خۆ ئەبینی تا چەند هەزار دەڕوات لەسەرێ دەڕوا بلا حکومی چاو دەسە دەرێ نایبینی بە چ ڕاوی دەکەن بە کۆتری یان کۆتریان خەتێ داوەکەی داێنا سەر پشتی لۆی داوێن یا الله عليك ئەمە داوەکەیە مامۆستا مامۆستا ئەمە داوەکەیە کە ئەو تێرێک کە برێن پێڕاو دەکەن ئەمن و کە من شخصی خۆم عەزم لێ دەیگرم و تێریشم نەفرۆشتیە هەیە لۆ پارەی دیکە بەڵام هەموو شتێک پارە نییە هەموو شتێک پارە نییە کۆترەکە بەوە دەکەن چی لێ ئەوە کۆترەکە باری لێرە دێتە دەرێ طبعاً بارەشی لێرە دێت دەرێت کە توندت کرد ئەوە لەسەر پشتی کۆترەکە ڕادەوەستیێوالا ئەمە تون دەکەی ئەمەش لە پێی دێخی تون دەکەی ئەو کۆترە باری تەواو فری دەدەی ئەو تێرە دەیبینی کە لێ دەیگری پەنجەی بەوانەوە دەبی کە شۆڕە بیتەوە ئەمە چییە ئەگە تەیرە ئەو تێرەم پێبی ئەو تێرە سەکراوەکەی سەر دەکەمەوە یەکسەر دەچی ئەو کۆترەی دەگری لە چیوەکەی دەستینی بسنەوە کەویە لە چیوەکەی وەرەگرتەوە ئەویش پێوە بووە بەبێ و ئیجام ناکات و تەقەی لێ بکەی یان بە سیارە و جمیکە یان شتەشی لێ بکەیت ئەوە لە جێ خۆر ئەوێ هەر فرەفرە دەکات و بە سەبری باشە کۆترەکە نامرێ با لەوانی هەر سەریە بڕی هەرگرتی و سەری بڕی جا خۆ وەزانم خۆشتانێکێکن لەوانە کە گرانترین کۆترتان هێناوەتە کوردستانە و فرۆشتوتانە سەفقان گەلک تشت هەنێ لەوێ دەرێ یانە لە هەریما کوردستانی تەنێ جیهان ئەمەنی شەق ئەوسەد بگشتی مافی حیوان نەپاراستیە مەبەستام چیە ئەف کوچکا بەڕاهدودن مەسەلەن ئەف ژێر بێن چ سەهنە کوچک کرد بێن چ کوچک سەهە وان بەڕاهدودن حیا حیوانێک حیوانێکی کوژێ شەڕەکەویش هەیە شەڕەکەرەباب هەیە ئانێک دەبێ مەزاج و مەراقم ئەمژێ حەز دەکەن لێ ئەو بڕاستیشی تشتێکی نەمرۆڤایەتی خۆی ناگدرژە حیوان هەفتوت کوژن ئێجا ئەدوێ چارچوبەیە هاانی دکتۆر فتواوێ هەین و ئەو کەڤۆکە هاانی زڵم لێ دەبێ ئەو کەڤۆکە گلسەر پشتاوێ و
دەبێ بە پێی ڕوانگەی دین دەبێت و بەڕەحم بی لەگەڵ هەموو شت حتا ئەو ئاژەڵەی کە بۆت هەیە سەری ببڕی ئاژەڵ حیوان کە سەری دەبڕی بۆ نمونە ماڕ بزن دەبێ بە شێوازێکی زۆر بەڕەحمەوە سەری ببڕی بەڵام ئەوانی تر و دەبێ پارێزگاری لێ بکەیت بۆ جوانکردنی ژینگە بەپێی یاسا شوەکو گوتمان یاسای بەرکار لە هەرێمی کوردستان دەبێت ژینگەی کوردستان پارێزراوە ئێستا ئێمە دەڤەری بارزانمان هەیە لە دەڤەری بارزان کە تو دەچی هەز بە خۆشیێکی جیاواز دەکەی بۆ چونکە لەوێ ڕاوکردن قەدەخەیە مامۆستا لەوێ لەبەرەوەی یاسا لەوێ بەزمەداڵی عالم دەچی سەرەرە هیوادارم کە لە هەموو ناوچەکانی کوردستان ژینگەیەکی ئاوا دروست ببێت مامۆستا جان بزانە لەو بازەی ئەها لەو منتیقەی نەیاگرین لەو حەویجەی دەیگرن بۆ ئەمە نەیگرین بۆ عارەب بگری سەبەبی چییە ئێمە بێگرین بۆ ئەمە نەیگرین بۆ عارەب بگری لەسەر خۆت بۆ شتێکی هەڵە بکەین ئێمە ژینگی خۆمان دەپارێزین خەڵکە شتێکی هەڵە دەکا ئەوان خۆیان مەسئولی خۆیانن ئێمەش بەرپرسی ژینگی خۆمانێ بەێ لەگەر دکتۆر جان دکتۆر جارەمش داوە سعری نازان نەنگۆ دەساری چەندەوە نازان سعری باسە دەگۆ دێ ساری چەندە ئەوە هیچ نییەوە بەس باز دێتن ئەدێت خەیاڵی خەیاڵی ئەمە قەزیێمانەوە نییە زۆر زۆر چەند بڕۆ سەرێ بڕۆ 300 دەفتەرە قلیبا بە سپێکەی یەتە کوردستانە کاکشینە شەرم دەکاوە بلێ نا شەرم ناکەم ئەمە لە دەستە خۆم دەڵێ من حەقم نییە لە خەلیز ئەوەی دەکەیان لە خەلیز دەوڵەتەکەی خۆم لە کورتانەکەی خۆم ئەمن دامناوە بەدەستان کەوتووە ئەو سپێکە نابەخۆ کاوجە خۆجەوە دەست ناکردەوە بەڵام مامۆستا بابزانانی ئەدی باشە لۆ ئەمە کە ئەو تێرە خوا دروستی کردیا لۆسی دروست کردیا لۆ جوانی وەنیە ئەمەی لۆسی دروست کردیا ئەو تێرە غێر ئەو عەبدەی خۆی دروست کردی کە تەیر بەخێو دەکەم ئەو تێرە یعنی هەر ئاژەڵک ئەتووی بەس ڕێتی بدەیە نەک لە قەفەزیکەی و سزنیکەی ئاوی نەدەی خواردنی پێ نەدەی ئەوە گوناح بەڵام ئەم ناو تێرە ئەو تێرە ئێستاکە کاتی نیە نەکو لۆت بەرەدەم دەڕۆم ئەم بەسارێ دەڕۆم چەند کیلۆمەتر دەڕۆم بزانە دێتەوە لامیان نا لە دوو دێتەوە لام برسی ناکەم خۆشم دەوێ یعنی ئەگە برێم ینی گرنگەوە ئێمە بە ڕێگایەکی مەشروع ئەوانەمان دەستکردی هەر کەسێک حەز دەکە ببوورە بەس ئەوەندە و ئەو شێوازی مامەڵەیە ئینسانیش زۆر گرنگە کە مامەڵەیان لەگەڵ دەکەن بە شێوازێکی زۆر مرۆڤایەتی مامەڵەیان شتێکی ببورن شتێکی زۆر گرنگە کە پێویستە کابیڵین هەویە تەحالفە ئەوەتە تەحالف برێمەر لۆمانی کرد یعنی ئەوان ڕێی پێداینە ڕێدان هەیە بخینەوە بەڵام بەس لە کوردستان نییە نەکو لە هەموو دەوڵەتەکی قانونی خۆی خۆیەیە بەس لایمە هەڕەمە چیە بیتکەڕاو دەکە وەیە 2001 ئی سەدامە بسەید السخور فقط فقط بزانە ئی ساڵی 96 ئەگەر ئینشەڵا بازێکی سپی کەوتە گیرت لە وەرزی زاوزێ خۆمانە ڕاوی ناکەین ئەمە وەختی ئەمە تێری ئێستاکە ڕای پێ ناکەم تێر و تاریت کە فەرخی دەکەم دەچم تێی بەرەدەم ناچم لۆ لە بەغدایە مەسموحە ئەمە دەبێت پەرلەمانی کوردستان ئێوە لەگەڵیان قسە بکەن معلوماتیان نییە بۆ ئەوەی ئەگەر وەڵڵە معلوماتیان نییە دەتوانن بگەڕێنەوە و لەگەڵیان قسە بکەن لای پەرلەمان چیمە لای پەرلەمان بەڵام لە لایوان ئەوان گوتان بە ئەمری سەرۆک بە ئەمری سەرۆکی هەرێم ئەو شتەکە قەدەغەکرایە هیچ کە باسییان لێ نەکرد لەبەرەوەی بەڕاستی زۆر لەبەرەوەی کە من زۆر سەردانی ئەو دوکانانە ئەەکەم کە باڵندا فرۆشن بەڕاستی بۆ دایک و باوکەکان زۆر گرنگە کە وانە زانن باڵندەیە کە بۆ مناڵەکانیان ئەکڕن وەکو یاریەک وەکو گەمەیەکە یاری پێ ئەەکەن بەڕاستی بینیومە بەچکە یاخود بە زمانی ئێوە فەرخا بۆ مناڵەکانیان ئەکڕن ئیتر منداڵ نایزانێ ئەیگرێت توند خواردنی نایەتێ برسی ئەیە بە عەرزی ئەدەن بەڕاستی تۆ چۆن ئەچی پارەکەی پێ ئەدەیت و بۆ مناڵەکەتی ئەکری ئەو نەش گرنگە کە فێری بکەی
چۆن خواردنی بداتێت چۆن خۆشی بوێت چۆن گرنگی پێ بدا چکە باڵندەش بەڕاستی ئەو تا گیان لەبەرە و هەستی هەیە و بەڕاستی ئەوەی کە ئەوانەی کە تیر بەخێو ئەکەن و باڵندە بەخێو ئەکەن لەو هەستە تێگەن کە چەند گرنگە بۆیان کە باڵندێک خۆشیان دەوێت بە تایبەت ئێوە خۆتان باڵندە بەخێو فەرموو تەماشای تێرەکەی سەردەستکە دەست و پێی یعنی پێیەکانی لە دەست و بلی من خاوێنترە ڕۆژانە تاقیمی دەکەم بەڵام هەیە چاوری دەکات گرنگی پێدەدا زۆر لەگەڕامە پەرەشی بشێ تەمان ئەو تێرە خوارد زۆر باشە ئەمەی بانوگۆتی زۆر گرنگە کە شێوازی مامەڵەکە ئەوەی تۆ باس کرد شێوازێکی زۆر ئینسانیانە بی بۆ پارێزگاریکردن لێ زۆر سپاسکە میوانی ئێمە زۆر بەڕێز زۆر بەخێر بێن زاناڵن ئەرتانیت هەندێک دیفاعمان بۆ بکات و ئەمە ئێمە دەبینن کاکەریم ئێمە دەبینن ئەگەر ئەوەی ئێوە دەیڵێن بە دڵنیاییەوە هیوادارم دارێکی تر ئەوان پێداچوونەوە بکەن ئەگەر ڕێگە دراوە دەکرێت لە سوودی کوردستانە ئەمەش ڕێگە بە ئێوە بدرێت زۆر سوپاس برای بەڕێز کاکە سەفخان سترانێک خۆشەی چی؟ مەلای زیری صباح الخير صباح الخير خاني من صباح الخير شهي شيرين زباني من هري والله فرمو كاك دوي روح ورواني من ببت قربان جاني من صباح الخير خاني من شهي شيرين زباني من صباح الخير خاني من شهي شيرين زباني من دوي روح ورواني من ببت قربان تجاني من تعالى الله جدا تدوم جوي شيرين صفاتي دوم نوك قندو نباتي دوم يقين روحه حياتي تو حياته راحة جانم صباح الخير يا خانم ورا بينا يا جوان ببينم بجنوب بالايه صباح الخير مستامن لطيفة جان بدستامن خمار ومي فرستامن دوي مقصود وقصدامن مقصودان دوي بسمن ببندر شرخي أطلس من غيري تنبيت كسمن فرشتو زين مقوس من بنداز الفوجة وكانم صباح الخير يا خانم ورا بينا يا جوان ببينم بجنوب بالايه زلفي جوي بندي رهاب مليش بيونه دي سياه چشمي سبي زندي تسهتم شبهتي فندي شبه شمع وشمال مقاز جبر حبات هلال مقاز ضعيف وكهلال مقاز صفة كوين بكال مقاز ببنداز الفوجة وكانم ببلبل راب أفغانم صباح الخير يا خانم ورا بينا يا جوان ببينم بجنوب